پیش این اتفاق روی داد. با توجه به اینکه خب همونطور که رفیقمون امیر به زبان کردی اعلام کردن مخاطبان ما کرد زبان و فارسی زبان هستن، ما تصمیم گرفتیم همزمان این ویژه برنامه رو به 2 زبان فارسی و کردی تقدیم حضورتون کنیم. 44 سال پیش با جان باختن رفیق محمد حسین کریمی، یکی از بنیانگذاران کامله که در برای تصرف شهربانی سقز رفته بودند با گلوله مزدوران رژیم شاه، ایشون در روز 23 بهمن زخمی میشه و در 26 بهمن ما جونشون رو با دلی آکنده از رهایی و آرمان رهایی طبقه کارگر جونشون رو از دست میدن و همون روز رهبران کامله تصمیم گرفتند که به یاد همیشه زنده رفیق محمد حسین کریمی این روز تشکیلات رو علنی کنن و به همین خاطر ما 44 ساله که این روز رو جشن میگیریم و یاد رفیق محمد حسین کریمی رو گرامی میداریم. در این روز درود میفرستیم به تمام جانباختگان کامله، به تمام جانباختگان راه آزادی و برابری و همینطور جانباختگان خیزش انقلابی زن زندگی آزادی که کامله از همون روزهای انقلاب 57 تا به امروز در سنگر مقاومت و مبارزه بوده، در سنگر مبارزه برای رهایی زنان، کارگران و زحمتکشان و آزادی و برابری و امروز هم سنگر انقلاب زن زندگی آزادی است. همینطور این روز بزرگ و با شکوه رو به تمام رفقای حزبی، به پیشمرگان کامله، کادرها و اعضای حزب کمونیست ایران و دوستداران کامله تبریک میگیم. بەڵێ زۆر سپاس بۆ هاوڕێکانی ئێمە. سرەتای بەرنامەکەمان ئێستا لە هاوڕێنی بەشی ئۆتاق فەرمان داوا دەکەین کە پامی کمیتەی ناوەندی لەلایەن هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵەوە پێشکەش بێەوەی خۆشەویست دەکرێت. دواتر دێنەوە خزمەتان کۆمەڵێک پامی پیرۆزباییمان بواتوە لەلایەن بینەرانی خۆشەویستەوە. ئەمانە هەموو دەخوێنینەوە، سرود و شعری جوانیان بۆ نردوین کە لێرەوە حتمما بەسەر چاو داوایان کردووە بیخوێنینەوە. ئێستاش بچن پامی کمیتەی ناوەندی بین و زوو دێنەوە خزمەتان. پەیامی کمیتەی ناوەندی کۆمەڵە بە بۆنەی ساڵڕۆژی ئاشکرابوونی تێکۆشانی کۆمەڵە. کۆمەڵانی تێکۆشەری خەڵکی کوردستان، جەماوەری ڕاپەڕیوی شۆڕشی ژن ژیان ئازادی، بنەماڵەی ئازیزی گیانبەخت کردوانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران و ڕێبازی سۆسیالیستی، زیندانیانی سیاسی خۆڕاگر و بنەماڵە سەربەرزەکانیان، هاوڕێیانی پێشمەرگە و ئەندامان و لایەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران لە هەرکوێیەکان. وێڕای سڵاوێکی پێشمەرگانە بە بۆنەی 26 ڕێبەندان ساڵڕۆژی ئاشکرابوونی تێکۆشانی کۆمەڵە لەلایەن هەموو ڕیزەکانی کۆمەڵەوە گەرموگەشترین پیرۆزباییتان پێشکەش دەکەین. درودی گەرم دەنێرین بۆ یادی هاوڕێی ڕابەر و گیانبەختکردوو کاک حەمەحوسێنی کەریمی کە ڕۆژی کۆمەڵە ساڵڕۆژی گیانبەختکردنی ئەم ئازیزەیە. هەروەها سڵاو دەنێرین بۆ یاد و فداکاری زیاتر لە 2500 تێکۆشەر و کۆمۆنیستی ناوڕیزەکانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران کە لە پێناوی ئازادی و سۆسیالیزمدا گیانی خۆشەویستیان بەخت کرد. لە جێگای خاڵی ئەو ئازیزانە لە ساڵڕۆژی ئاشکرابوونی تێکۆشانی کۆمەڵەدا چەپکەگوڵی ڕێز و خۆشەویستی دادەنێن. سڵاو دەنێرین بۆ یاد و بیرەوەری زیاتر لە 500 ئازیزی گیانبەخت کردووی شۆڕشی ژن ژیان ئازادی. بەڕێزان، ئەمڕۆ 44 ساڵ لە ئاشکرابوونی تێکۆشانی کۆمەڵە و 9 ساڵ لە چالاکی نهێنی ئەم ڕێکخراوە تێپەڕ دەبێت.
لە ماوەی ئەم 53 ساڵەدا کۆمەڵە هەوراز و نشێوی زۆری بڕیوە، زۆر گیر و گرفت و دژواری هاتووەتە سەر ڕێی و هەروەها زۆر سەرکەوتنی گەورەیشی مسۆگەر کردووە. بەڵام ئەوەی کە کۆمەڵە ڕێگای خۆی ون نەکردووە و ئاسۆ و ئوفقێکی بووە کە ڕۆژی ئەوەڵ بۆی پێکاتووە و چرای ڕوێنوێنی ڕێگای خەباتی بووە. ئەوەیش ئاسۆی سۆسیالیزمی زانستی و بەرابەری خوازی لە جەرگەی خەباتێکی بێوچان و پراوپڕ لە فیداکاری لە ماوەی زیاتر لە نیو سەدە تێکۆشانی نهێنی و ئاشکرا لە دوو دەسەڵاتی سەرەڕۆ و دیکتاتۆری بووە. کۆمەڵە ئەگەر ئامرازی گەیشتن بە ئامانجی سۆسیالیستی و دەسەڵاتی کرێکاران بووە، لە هەمان حاڵدا لە ناو خەباتی لێبراوانەی چینایەتی و بۆ گەیشتن بەو ئامانجانە خۆی نوێ کردوێتەوە و هەوڵی داوە هەوڵ دەدا ڕۆڵەی زەمانەی خۆی بێت و بووە. مێژووی نیو سەدە تێکۆشانی کۆمەڵە نیشانی دەدات کە ئەم ڕێکخراوە کۆمۆنیستە لە دەستبردن بۆ ڕیشەی ئازار و ڕەنجەکانی کۆمەلگا جەسوور، نەترس، مافخواز و ڕێگانیشاندەر بووە. ڕیشە بۆ کۆمەڵە ینی پێکهێنانی ئاڵوگۆڕ لە ژیانی زۆرینەی کۆمەلگا. کۆمەڵە هێزێکی ڕادیکاڵە بەواتای ئەوەی کە دەست بۆ ڕیشەی کێشە کۆمەڵایەتیەکان دەبات و هەر ئەوەیش ئەو تایبەتمەندی و ڕەمزی سەرەکی جەماوەری بوونی کۆمەڵە بووە. چارەسەری کێشەکانی دۆزیوەتەوە و ڕێگاچارەی نیشانداوە. ڕادیکاڵە چونکە خەبات دەکا بۆ کۆتایی هێنان بە چەوسانەوەی ئینسان بەدەستی ئینسان، هەوڵ دەدات بۆ ئازادی و بۆ خۆشبەختی هەموو کۆمەلگا. کۆمەڵە ئەمڕۆ تەنیا ناوێک نییە، بەڵکو بزوتنەوەیکی جەماوەریە، بزوتنەوەی چەپ و سۆسیالیستی کوردستانە. کۆمەڵە هێزی بەرەو پێشبەری ئەو بزوتنەوەیەیە. ئەمە تەنیا قسەی ئێمە نییە، ئەوە حەقیقەتی کۆمەلگای کوردستان و تەنانەت ئیعترافی نەیارانی کۆمەڵە و دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی دژ بە خەڵکی ناڕازی و بەندکراوە سیاسیەکانە. کۆمەڵانی تێکۆشەری کوردستان، جەماوەری هوشیاری شۆڕشی ژن ژیان ئازادی. ئەم ساڵ ڕۆژی کۆمەڵە لە هەلومەرجێکی جیاوازتر لە 43 ساڵی ڕابردوودا ڕێزێ دەگرین. ئەم ساڵ لە کاتێکە یادی ڕۆژی کۆمەڵە و یادی ڕاپەڕینی شەڵاڵی خوێنکراوی 57 دەکەینەوە کە جارێکی دیکە دەنگ و نرکەی ڕاپەڕین لە مەیدان و شەقامی شارەکانی کوردستان و ئێران بەرز بووتەوە. ئەگەر ساڵی 57 کوردستان ناوچەیەک بوو کە درەنگتر لە شوێنەکانی ئێران بە ڕاپەڕین پەیوەست بوو، ئەم جارە چەخماخەی شۆڕشی ژن ژیان ئازادی لە کوردستانی سەربەرز و لە شارەکەی کاک حەمحسەینی کەریمیەوە لێدرا. ئەگەر لێ ڕاپەڕینی 57دا تا دوا ڕۆژەکانی ڕاپەڕین حیزب و ڕێکخراوی سیاسی لە کوردستان بە نهێنی چالاکیان دەکرد، لە ڕاپەڕینی ژینادا کوردستان 43 ساڵە چالاکی حیزبی تێدا بووە و بە سنەت و ئاستێکی بانی خۆڕێخستن و ڕێگانیشاندەر بۆ هەمووی کۆمەلگای ئێران پێناسە دەکرێت. ئەگەر داخوازە دموکراتیکەکان و وەکو جیایی دین لە دەوڵەت، بەرابەری ژن و پیا و ئازادی بیر و باوەڕ و ئەندێشە و حیزبایەتی و ڕێکخراوبوون، داخوازە سنفی و پیشەیەکانی کرێکاران، ژنان، لاوان، مامۆستایان و هونەرمەندان و ڕووناکبیران ئەو کات بۆ کوردستان تازە بوون. ئەمڕۆ 43 ساڵە لە مەیدانی خەباتی سیاسی و مەدەنی کوردستان وەک دەستکەوت چاویان لێ دەکرێت و خەڵکی کوردستان فرەتایەکانی خۆیانی دەزان و پێی ئاشنان. ئەمڕۆ مافی دیاریکردنی چارەنووس تا جیابوونەوە و پێکهێنانی دەوڵەتی سربەخۆ مافی بەرهەق و ڕەوای خەڵکی کوردستان و باقی نەتەوەکانی دیکەیە و لە هەمان کاتدا ژیانی هاوبەش یەکسان لەگەڵ بەڕەسمیناسینی مافی دیاریکردنی چارەنووس و مافی یەکسانی شارەومەندی بۆ گەلانی ئێران بە مافی ڕەوا و بێ ئەولا دەزانین. ئەمڕۆ سۆسیالیزم و باوەڕ بە ڕێبازی سۆسیالیستی و خەبات بۆ ئامانجی سۆسیالیستی تەنیا ئاواتێکی شیرین و دووردەست نییە، بەڵکو داخوازی هەنۆکەیی و ڕێگاچارە و بەدیلی کرێکاران و هەژارانە
لە بەرابەر بەربەڕیەتی سەرمایەداریدا. واقعیەت ئەوەیە کە کۆمەڵە لە جێخستنی ئەو داوخوازیانە و دەیان داوخوازی دیکە و ئەو ئاسۆ و هیوایانەدا پێشەنگ بووە و بە دڵنیاییەوە پێشەنگ دەمێنێتەوە. کۆمەڵانی تێکۆشەری کوردستان ئەمڕۆ زیاتر لە 5 مانگ لە شۆڕشی ڕادیکاڵ چەپ و پێشکەوتن خوازانەی ژن ژیان ئازادی دەگوزارێت. ئەم شۆڕشە ئەگەرچی بە خوێن و فیداکاری زۆر پاراو کراوە و فیداکاری بۆ کراوە، بەڵام دەستکەوت و ئەزمموی زۆریشی بەدەستێناوە. ئەم شۆڕشە کۆماری ئیسلامی کە خۆی بە زلهێز و دەسەڵاتداری ناوچەکە دەزانێ و کەڵەوەکێشی لەگەڵ باقی زلهێزانی جیهانی دەکات کە نەف و لاواز کردووە. سومعەی فاشیزمی ئیسلامی لە ئاستی جیهانیدا بەهۆی ئەم شۆڕشەوە تێکشکاوە. ئەگەر لە ڕاپەڕینی 1357 هەتاویدا کۆماری ئیسلامی حکوومەتی ئاینی توندڕە و تۆقێنەر بۆ ئێران و ناوچەکەی بە دیاریهێنا، شۆڕشی ژن ژیان ئازادی مدێلی دەسەڵاتی دموکراتیک و ئینسانی نەک هەر بۆ ئێران، بەڵکو بۆ ناوچەکە و جیهان وەک دەستکەوتێکی بە نرخی ژنان و لاوان پێشکەش دەکات و پێشوازی لێ دەکرێت. سەبارەت بە هەلومەرجی ئێستای کۆمەلگای ئێران و تەئسیری گشتگیری شۆڕشی ژینە پێویستە ئاماژە بە چەند خاڵێکی گرنگ بکەین. دروشم و داوخواز و ڕێبەری مەسهەبی لەم شۆڕشەدا جێگایەکی نییە و هەموو نیشانەکان دەرخەری ئەوەن کە بە پێچەوانەی سەدەکانی پێشوو دین لە دەرەوەی ڕووداوەکانی ئەم دواییانە جێدەگرێت و لە جیایی دین سکۆلاریزم و ئازادی خوازی لەسەرەوەی داوخوازیەکان و داهاتوێکی ڕوون بە پێچەوانەی ساڵی 57 هەتاوی بۆ ئێران و تەواوی ناوچەکە لە ئاسۆدا دەبینرێت. ناسیۆنالیزمی ئێرانی هەرچەندە لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دەوڵەتی دینی و دروشمی ئومەتی ئیسلامیدا سووک کرا و ناچار بە پاشەکشە بوو، بەڵام لە دۆخێکدا کە دەسەڵاتی مەسهەبی بە بنبەست گەیشتووە، بۆ جارێکی کە دەرفەتی خۆنواندنی لەژێر دروشمی بەرگری لە تەمامیەتی ئەرزی و خواستی یەک وڵات یەک نەتەوە و یەک زمان بۆ ڕەخساوە و سەرقاڵی کۆکردنەوەی هێزە. ئەم ناسیۆنالیزمە ڕەوتێکی کۆنەپەرستانە، سەرکوتکەر، توتالیتێر، ناوەندگەرا و شەرخوازە و لە دواڕۆژی بەدەسەڵات گەیشتنیدا دەبێتە ئامرازێک بۆ هەڵگیرسانی شەڕی نێوخۆیی لە نێوان نەتەوە جیاوازەکان و پێکاتە جیاکانی ئێراندا. سەڵتەنەتخوازی کە لە پەیوەند لەگەڵ کوڕی شای پێشوو ئێراندا پێناسە دەکرێت، سیستمێکی کۆنەپەرست تاکخواز ماوە بەسەرچوو دژ بە ئێرادەی ئینسانی ئازادە. ئەم سیستمە بەڕابردووی ئێرانەوە پێناسە دەکرێت و هیچ نزیکیەکی لەگەڵ دروشمی ژن ژیان ئازادی نییە. هەر لەو پەیوەندەدا بابەتی پێدانی وەکالەت بە کوڕی دیکتاتۆری پێشوو وەک جێگرەوەی بابی دژایەتی لەگەڵ دێموکراسی و سوکایەتی بە عەقڵ و مافی هەڵبژاردننی ئازادەی مرۆڤەکانە. بە لەبەرچاوگرتنی جیاوازی ملی، زمانی و مەسهەبی لە ئێران هەر جۆرە سیستمێکی ناوەندگەرە کە بیهەوێت چاوپۆشی لە جیاوازیەکانی کۆمەلگای ئێران بکات، ئاکامەکەی دیکتاتۆری سەڵتەنەتی و ئیسلامی دەبێت و بۆ خەڵک جگە لە سەرکوت و زیندان و ئیعدام دەستکەوتێکی دیکەی نابێت. هەر بۆیە دەسەڵاتدارەتی سیاسی و کۆنتڕۆڵکردنی ئامرازەکانی حکوومەت لەلایەن خەڵک و مافی خاوەندارەتی لە چارەنووسیان ئەبێ بە فڕمی بناسرێت. باشترین ئامراز بۆ حاکمیەتی ڕاستەوخۆی خەڵک لە بەرابەر سیستمی پارلمانی چ پاشایەتی و چ کۆماری لە جیهانی پێشکەوتووی ئەمڕۆدا دەسەڵاتدارەتی شوراییە. وڵاتی ئێران پێویستی بە یەکگرتوویی دڵخوازانەی نەتەوەکان لە ڕێگای بە فەرمیناسینی مافی دیاریکردنی چارەنووس بۆ جیابوونەوە و دامەزراندنی دەوڵەتی سربەخۆ هەیە و هەر سیستمێکی دەسەڵاتداری دیکە ئێران دەکاتە زیندانی نەتەوەکان، مەسهەبەکان، زمانەکان و پێکاتەکانی دیکە. توندوتیژی ڕەمزی دەسەڵاتدارانی ڕووخاوی پاشایەتی و ئێستای ئیسلامی دژ بە خەڵکی ئازادی خواز و بەرابەری تەڵەبە و
ئەبێ ڕسوا بکرێت. توندوتیژی ئامرازی سەرکوتی زاڵمان دژ بە چینی چەوساوەیە. خۆڕاگری ستەم لێکراوان، ڕێخستنی ناوخۆیی و بەرەنگاری شۆڕژگێڕانە بۆ بەرگری لە مافە سەرەتاییەکانیان دژ بە توندوتیژی دەسەڵاتداران تند ئاژۆیی نییە، بەڵکو بەرگری ڕێگا پێدراوە و مافخوازانەیە و لە دیفاع لە ژیانی ئەمرێکی زەرور و ڕەوایە و جەختکردنەوە لەسەر جیاوازیەکان، پێداگری لەسەر گرتووی دڵخوازانە و مافی شارەومەندی تەواوی دانیشتوانی ئێران بکرێت. پانتایی و قوڵایی شۆڕشی ژن، ژیان، ئازادی و کاریگەریەکان و ڕەهەندە نێوخۆی و دەرەکیەکانی بەشێک لە بەرپرسان و لایەنە جیاوازەکانی ڕژیمی لە نێو ڕفۆرمخوازانی حکوومەتی و ڕێبەری بزوتنەوەی سەوز خستوەتە گەڕ بۆ ئەوەی فێڵبازانە و دووڕوانە لەو دروشمە کەڵک وەربگرن و خۆیان بە ئاخێزی جەماوەری خەڵکەوە ببەستنەوە و بە بەرزکردنەوەی دروشمی ڕێفراندۆم ڕێگا لە ڕووخاندنی کۆماری ئیسلامی بگرن. دروشمی ڕێفراندۆم دروشمێکی کۆنەپەرستانە و دژ بە شۆڕشی ئەمڕۆی گەلانی ئێرانە. ئەم کەسایەتی و ڕەوتانەی ئێستا لە خەون و خەیاڵی سەردەمی تەڵایی ئیمام و وەزارەت و دەسەڵاتدارەتی خۆیاندان. لە حاڵێکدا تەواوی قەیرانەکانی کۆمەلگای ئێران هەر لە سەرەتای بەدەسەڵات گەیشتنی کۆماری ئیسلامیەوە هەبوونی شۆڕشی بە وتنەوەی دروشمەکانی ئیسلاح تەڵەب ئوسول بستەگەر چ شابێت و چ ڕێبەر لە ئیسلاح تەڵەب و شاپەرستان تێپەڕ بووە و بە ئاراستەی سەرکەوتن و داهاتوویەکی ڕووندا هەنگاو دەنێت. پرۆسەی سازکردنی ئالترناتیو لەسەر سەری شۆڕش و بە پشتیوانی ماڵی و میدیایی زلهێزە ئیمپریالیستەکان و بۆ بەشداری چەند سێلبێرتی و کەسایەتی دەسەڵات پەرست و کوڕی شای پێشوو تا ئێستا بە ئاکام نەگەیشتووە و دیاردەکان دەرخەری ئەوەن کە ئەو هەوڵانە بە ئاسانی بە ئاکام ناگات. هۆکارەکەیشی ڕوونە، ژنان و لاوان و خەڵکی ستەملێکراوی ئێران کە خاوەنی سەرەکی ئەو شۆڕشەن ڕێگا نادەن کە لە هەستیارترین کاتە مێژوویەکانی ئەو سەردەمەدا چارەنووسیان لەلایەن کەسانێکەوە کە شایانی متمانەنین دیاری بکرێت. ئەزمموی شۆڕشی شکست خواردووی 57مان لە بەرچاوە و نامان هەوێت جارێکی دیکە شۆڕشی ئەمڕۆژ وەک ڕاپەڕینی 43 ساڵ لەوە پێشی بەسەر بێت و دەستکەوتەکانمان لەلایەن کەسانێکی خەڵکخڵەتێن هەلپەرست و کورسی پەرست بە تاڵان ببرێت. شۆڕشی ژن، ژیان، ئازادی تا بە ئەمڕۆ دەستکەوتگەلێکی گەورەی هەبووە و سەرکەوتنی بەرچاوی لە نێوخۆ و دەرەوەی وڵات بۆ خۆی دەستەبەر کردووە. ئاراستەی هێزی بە قازانجی شۆڕش و بە زیانی دژە شۆڕش گۆڕاوە. سەرکەوتن، پاشەکشە، هەوراز و نشێ و پشودان و بەهێزکردن و لە کۆتاییدا دیاریکردنی چارەنووسی جەماوەر لەگەڵ دوژمن لە تایبەتمەندیەکانی هەر شۆڕشێکی جەماوەری و ئاڵ و گۆڕ پێکهێنەرە. لە پرۆسەی پێشڕەویەکانی شۆڕش و لە ئەزمون و هەڵەکاندایە ڕێبەری و بەرەو پێشبردننی شۆڕش و ڕێبەرایەتی ئەو شۆڕشە پێک دێت. بەڵام لە شۆڕشی ژن، ژیان، ئازادی لایەنێکی لاواز تا ئێستا نەهاتنە مەیدانی چینی کرێکار و ناوەندە بەهێزە سەنعەتیەکان پرژ و بڵاوی ڕێکخرا و هێزە کۆمۆنیست و لایەنگرانی ڕاستەقینەی ئەو چینە و نەبوونی بەرنامەی دیاریکراوی هاوبەشی کۆمەڵایەتیە. چینی کرێکار و خەباتکارانی ئەو چینە ئەزممویان لە شۆڕشی 57 وەرگرتووە و چاک دەزانن ئەگەر هێز توانا و پتانسیەلی گۆرانی شۆڕش بە ئاراستەی خزمەتکردن بە چینی چەوساوەیان نەبێت، چینی کرێکار دەبێتە یەکەمین قوربانیانی ئەو شۆڕشە. ڕاپەڕینی بە ئاکام و دواڕۆژی ڕوون و بە ئامانجگەیشتن، هەبوونی وشیاری، ڕێخستن و دامەزراوی سربەخۆ ئەو دەرسە گرنگانەیە کە ئەبێ لە شۆڕشی 57 وەری بگرین و تاوەکو ڕێگا بە دووبارەبوونەوەی ئەزمموی تاڵ نەدەین. لەگەڵ ڕووخاندنی کۆماری ئیسلامی
نەتەنیا ناوچەکە و بەڵکو سەرانسەری جیهان هەست بە ئەمنیەت و ئارامی دەکات. پەرەپێدان و بەهێزکردنی پەیوەندی ڕۆژانە و بەردەوامی شۆڕشی کوردستان لەگەڵ شۆڕشی سەرتاسەری لەگەڵ لایەنە چەپ و پێشکەوتن خواز و ئینسان دۆستەکانی نێو بزوتنەوەی سەرتاسەری لە ئێران و پێکهێنانی هاوخەباتی پتە و پایەدار لەگەڵیان هەم لە ڕوانگای ڕوخاندنی یەکجاری کۆماری ئیسلامی هەم لە ڕوانگای مافی دیاریکردنی چارەنووسی خەڵکی کوردستان هەم لە ڕوانگای وەدیهاتنی دروشمی ژن ژیان ئازادی لە نانی شەو بۆ خەباتی خەڵکی کوردستان پێویستترن و دەبێ بەهێز و پتەوتر بکرێن. لایەنگران و دڵسۆزن و خەباتکارانی کۆمەڵە و شۆڕشی ژینە ئەرکە هەنووکەیەکانی کۆمەڵە لە سەردەمی شۆڕشی ژینادا بریتی دەبن لە یەکەم بەشداری چالاوی خەڵک لە دڵی شۆڕشی ژن ژیان ئازادیدا بۆ ڕوخاندنی شۆڕشگێڕانەی کۆماری ئیسلامی و بۆ بەدیهاتنی ئەو دروشمانەی لە ئاستی کوردستان و سەراسەری ئێران و دەرەوەی وڵات بۆی بەرز کراوەتەوە. دووهەم هاوکاری بەکردەوە بۆ بەهێزکردن و ڕێخستنی بەرەی چەپ و سۆسیالیست لە کوردستان لە ناوخۆی وڵات لە دەرەوەی وڵات لەگەڵ لایەن و کەسایەتیە چەپ و ڕادیکاڵ و شۆڕشگێڕەکان. سێهەم هاوکاری چڕتر لەگەڵ هێزە سیاسیە جێکەوتووەکان لە کوردستان لەسەر ئوسول و پرەنسیپی هاوبەش سەرەڕای بەرنامە سیاست و استراتێژی جیاواز بۆ بەهێزکردنی ڕیزی خەباتی جەماوەری لە ناوخۆ و دەرەوەی وڵات دژ بە کۆماری ئیسلامی و ڕوخاندنی شۆڕشگێڕانەی ئەو ڕژیمە. چوارەم هەوڵدانی هەرچی زیاتر بۆ ناساندن و جێخستنی بەرنامەی کۆمەڵە بۆ دەسەڵاتدارەتی جەماوەری لە کوردستان وەک یاسای گشتی و ئەلترناتیو لە بەرابەر یاسای کۆنەپەرستانەی کۆماری ئیسلامی بۆ ئێستا و لایەنە لیبراڵەکان و بۆرژواکان بۆ دواڕۆژی کوردستان. پێنجەم پەیداکردنی پشتیوانی نێوخۆیی ناوچەیی و نێودەوڵەتی بۆ بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان و شۆڕشی ژن ژیان ئازادی وەک بزوتنەوەیەکی سکۆلار و پێشکەوت و خوازی سەراسەری لە ئێران و ناوچەکە. شەشەم هەوڵدان بۆ پێکهێنانی ڕێکخراوە پیشەیە جەماوەریەکان لە کوردستان بەبێ جیاوازی لە فکر، ئەندێشە، ئاین، نەتەوە، بیری حیزبی جیاواز لەسەر بنەمای هەڵبژاردن و ئاڵوگۆڕی دموکراتیک بە دەنگی بەشداربووان لە دڵی شۆڕشی ژینادا. حوتەم کاری پراوپڕ و لێبراوانە بۆ بەهێزکردنی ڕێکخراوی حیزبی لە شوێنی کار و ژیانی کرێکاران، ژنان، زەحمەتکێشان، زانکۆکان، گەڕەکە فەقیر نشینەکان، دێهاتەکان، ناولاوان و هەموو ئازادی خوازانی کوردستان. هەشتەم پشتیوانی لە فەرهەنگ و سنەتی سکۆلار متەرەقی و سۆسیالیستی لە کوردستان کە لە 43 ساڵی ڕابردوودا کۆمەڵە ڕەواجدەر، داهێنەر و پاڵپشتی بووە. هەر ڕووناکبیرێکی شۆڕژگێڕ، هەر نووسەرێکی ئازادی خواز، هەر هونەرمەند و گۆرانی بێژێکی خەڵکی، هەر موسیقاژەنێکی پێشکەوتوو کە هۆنەرەکەیان لە خزمەت بە پێشخستنی کۆمەلگا و دژ بە کۆنەپەرستی و دواکەوتویی بێت، پێویستە کۆمەڵە بە پشتیوانی خۆی و خۆی لە ڕیزی یا لە کەنار کۆمەڵەدا ببینێتەوە. جەماوەری ئازادی خوازی کوردستان کۆمەڵە هەر ئەو هێزە کۆمۆنیست و شۆڕژگێڕەی جارانە کە لە خاڵە وەرچەرخانە مێژوویەکاندا تاقی کراوەتەوە. هەڵوێستەکانی لە قۆناغی هەستیاردا متمانەی جەماوەری بەدەستێناوە. نمونونەکانی کەم نین و لە بیرمان نەچوونەتەوە. تویشدا دیسانیش دەکەوێتەوە بەر قۆناغی گەلێک تاقیکردنەوە. بەو چینەوە بە ئەقڵ و تەجربە و زانستێک کە بەدەستی هێناوە دڵنیام کە دەتوانێت سەربەرز و سەرکەوتوو لە کوورەی خەباتی ئەو ڕۆ دواڕۆژیشماندا بێتە دەرێ. ئەگەر باس لە خاڵی گرنگی مێژوویەکان دەکەین و بۆ ئەوە نییە سەرینی ئارخایەنی لە بن سەرماندا بنین، بەڵکو بۆ ئەوەیە بیان کەین بە توێشووی ڕێگای بەرەو پێشچوونمان. لە هەمان کاتیشدا لە هەڵەکانمان ئەزمون وەرگرن و دووپاتیان نەکەینەوە. متمانە بە کۆمەڵە بکەن، پاڵپشتی بن، دڵنیا بن کە لە داهاتوویشدا
هەروە دەبێت بژی کۆمەڵە بژی سۆسیالیزم سەرکەوتوو بێت شۆڕشی ژن ژیان ئازادی. سپاس بۆ ئێوەش. من انقلاب سرخ ایرانم، من آن سیل خروشانم که همواره در خروشم، من آن طوفان سهمگین و سامناکم که همواره بنیان کنم، چون آتش فشانی گداخته و سوزان همواره در فورانم، چون دماوند و آبیدر همیشه استوار و پابرجایم. من آن شعله گرم و فروزان خورشیدم که دائم گرما و روشنی بخشم، من آن باران ابر بهاریم که در دشت و کویر و صحرا جاریم، همچو پیری با تدبیر و سرزنده، همچو پیری با تدبیر و سرزنده سودای جوانی در سر دارم، بدون درماندگی پویا و زنده رو به جلو به سوی آینده‌ای تابناک پرتوان و مستحکم گام برمی‌دارم. من دشمن سستی و ستم و جور و تباهیم، من یار و یاور انسان رزمنده و امیدوار و انقلابیم، قلبم مملو از عشق و غم یاران از دست رفته و به خون خفته‌ام، من یادگار و میراث ماندگار رفیقان وفادار جان باخته‌ام، من پاسدار خون سرخ جوانان و عزیزانم، مرهم زخم عمیق و کاری دل مادران داغدارم، بانگ رسای حق طلبی زنان و دختران آزاده و برابری طلبم، من ثمره تلاش و رنج و کار کارگرم، خروش و طغیان انسان رنج دیدم، پشتیبان و دلسوز کودکان کار و خیابانم، سرپناه گرم گورخواب و کارتون خوابم، من حلقه های زنجیر به هم پیوسته کارگر و دانشجو و معلم و بازنشسته و کولبرم، من عزم و اراده و توان برخاستن نسل نو انقلابی دشمن شکنم، من پیام تحول بخش جامعه ایرانم، من نوید صبح آزاد فردایم، همیشه سرخ و جوان و زنده‌ام، من انقلاب سرخ ایرانم. بله بینندگان عزیز، این شعری که تقدیمتون شد از شعری بود از رفیق محمد قادری. یک بار دیگه 26 بهمن ماه
سال روز علنی شدن مبارزه کامله رو بهتون تبریک میگم و یک بار دیگه یاد و خاطره رفیق جان باخته محمد حسین کریمی رو گرامی می‌داریم. همونطور که در بخش اول برنامه گفتیم، این ویژه برنامه به مناسبت 26 بهمن هستش که همزمان به زبان فارسی و کردی پخش میشه. آنچه که دیدید پیام کمیته مرکزی کامله بود به مناسبت 26 بهمن، روز کامله. برمیگردیم پیش رفیقمون امیر ببینیم که بقیه برنامه رو ایشون چطوره داره میکنن. سپاسکانیگان بله هاورانی خۆشەویست هاوڕێکانی زەحمەتی کێشا و تەوزیحاتی دا بڵێ ئێمە سەرەتا باسمان کرد ئێمە هاوڕێیانمان دێنە سەر خەوت و قسە و باسێک دەکەین لەگەڵیان پاممان زۆر بە هاتووە بەڵام ئێستا هاوڕێ مەحیە ئیرەجی ئەندامی کۆیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵە با قسە و باسی ئەو ببیستین و دواتر حتمەندەی پامەکانیش دەخوێنینەوە. هاوڕێ مەحیا ئەم کاتت باشدەنگی ئێمەتەیە؟ هاوڕێ مەحیا دەنگت زۆر کەمە لای ئێمە. بەڵێ دەستەدانم شتێکی ئێستا چۆن ئێستا باشترە؟ بەڵێ باشی هاوڕێ مەحیا ئەم کاتت باش. زۆر سپاس هیوادارمی وەش باش بن. سڵام هەیە بۆ هەموو هاوڕێیان و هاوڕەکانی و هاوڕانی دیکەش. زۆر سپاس هاوڕێ مەحیا ئاگاداری ئەمڕۆ 26 ڕێبەندان ساڵڕۆژی ئەلەنی بوونەوەی خەباتی ئاشکرای کۆمەڵەیە. کۆمەڵە وەک باڵی چەپی بزوتنەوەی شۆڕشگێڕانی کوردستان بە تایبەت لەم بارودۆخواستیارەی ئێستای ئێران چه ئەرکێکی دەکەوێتە ئەستۆ؟ پێش لەوە پێم خۆشە لەلایەن خۆمەوە پیرۆزبایی ئەو ڕۆژە لە هەموو هاوڕێیان و هەموو هاوسەنگەرانم و هەروەها هەموو لایەنگران و دۆستان و ئەندامانی کۆمەڵە و حزبی کومنی سێران لە هەر شوێیەک هەن کە خەریکی خەباتن و خەریکن ئەو خەباتە درێژە پێدەن پیرۆزباییان لێ بکەم و دیارە ئەو ڕۆژە ڕۆژێکی زۆر گەورەیە بۆ هەموو کەسانەی وا لەو ڕێگەدا خەباتیان کردووە. دەستکەوتەکەیشی خەریکین وردە ئیبینین هەرچەند هەمیشە دەستکەوتی بووە، هەمیشە پلە ئەو خەباتە هاتوۆتە پێشەوە هەتاکو گەیشتۆتە ئێستا سەمەرەکەی خەریکی نەبینین. هەموو خەباتی کۆمەڵە بریتی بووە لەوەی وا ئێستا بە دروشمی ژیان ئازادی خەڵک هاتوونەتە سەر شەقام. ئەوە نەتیجەی ئەو خەباتەیە کە کۆمەڵە بە شانازیەوە ئەتوانێت بە افتخارەوە بڵێ کە ئەوە زەحماتی هەموو ئەندامان، هەموو لایەنگران و هەموو دۆستان و هەموو ئەو کەسانن کە لەو ڕێگەدا گیانیان بەخت کردووە لە زندانەکانی ڕژیمدا ئەشکەنجە کراون، ئیعدام کراون ویا جەستەیان بەشێک لە جەستەیان لەدەست داوە. ئەوە نەتیجەی خەباتی ئەو ئازیزانەیە کە بێتە سەر پرسیارەکەی ئێوە باسیەوەتان کرد کە بۆ داهاتوو ئێمە ئەبێت چی لە دەستوری کاری خۆماندا دابنین. ئەمەن کۆمەڵە بەرنامەی ڕۆشنی بووە لەو زەمینە، هیچ شتێک نییە کە ناڕۆشن بێت و نادیار بێت. ئێمە لە هەموو بابەتێکەوە ڕاستگۆ بووین لەگەڵ خەڵکاوە، هەموو شتەکانمان ئەلەنی و لە هەموو بەرنامەماندا هەیە. دیارە خەباتی کۆمەڵە لە کوردستان بووە، بەڵام هەمیشە هەوڵیدا ئەو خەباتە بە هەموو شۆڕشەکانی تر، هەموو خەباتەکانی تر لە جێگەکانی تری ئێران گرێ بدا و هەوڵ بدا پشتیوان بۆ خۆی پێدا بکە. پشتیوانی خەبات بۆ کۆمەڵە تەبعەن لەلایەن خەڵکی کرێکار و زەحمەتکێشەوە دێ، لەلایەن ئەو خەڵکەوە دێ کە لە ئاستی سەراسەری لە هەموو ئێران هاتوونەتە سەر شەقام. ئەوە ئەتوانێ ئەو متمانەمان پێبدا کە ئێمە ئەتوانین خەباتەکەمان مسۆگەر بکەین و بیبینە ئەو شوێنەی وە بڕیارمان داوە، یعنی پێکێنانی کۆمەلگایەکی یەکسان، گەیشتن بە ئاوات و ئارەزوەکانی خەڵک، حداقلەکەیشی نەمانی زوڵم و زۆر و نانێکی زیاتر بۆ سەفرەی کرێکار و زەحمەتکێش. ئەو خەباتە بووە لە دەست ئێمە بووە و من پێم وایە خەباتی ژینا نمونەیەکە لەوەی وا کۆمەڵە لە چەند ساڵی لە 44 ساڵی ڕابردووە دوای ئاشکرابوونی خەباتی بۆ کردووە. نمونەی ژن لە ناو کۆمەڵەدا بوو بە باو، بوو بە سنەت،
کە بێنە ناو ڕیزی خەباتەوە بە خۆیان بە بەشێک لەو کۆمەلگا بزانن و پێیان وا بێ ئەرکی گەورەیان لەسەر شانە ئەوەی وا کۆماری ئیسلامی نەیهێشتووە و پێشتریش لە کۆماری ئیسلامی لە ڕژیمی پەهلەوی و لە هەموو سنەت و ئەو سنەتانی ناو کۆمەلگا پێش بەژنان گیراوە کۆمەڵە هەوڵی داوە مەدانە بە شێوەیەک بەرەخسێنێک کە ژنان خۆیان بدۆزنەوە و بزانن چۆن خەباتەکان ببێنە پێشەوە کە دێتە سەر ژیان ئێمە لە هەموو بەرناممانە دیاریمان کردۆ ژیانی داهاتوی ئینسانەکانە بێ بچی بێت هەموو ئەو ئینسانانەی وە لە ناو کۆمەلگای ئێراندا ژین لە کوردستان شیاوی ژیانێکی زۆر پێشکەوتون بۆیان هەیە دەسڕەسیان بە هەموو ئیمکاناتی کۆمەلگا ببێت و ئەوە فقط لە شوێنێکە لە کۆمەلگایەکە بەدی دێت کە لەوێ بۆ خۆیان توان چارەنووسی خۆیان دیاری بکەن و بۆ خۆیان بڕیار بدەن و بۆ خۆیان ساحبی هەموو ئەو کەرەسە و ئەو شتە بن کە کاری پێەکەن و هەموو سەروەتەکەی و هەموو داهاتەکەیشی هەربێتەوە ژیانی خۆیان ئەوە ژیانە ئازادی تەبعەن کۆمەڵە مەشغەڵداری ئازادی بووە لەو بابەتەوە گیانی لەدەستداوە لەو بابەتەوە شۆڕژی کردووە زیانی دیوە چ لە شارەکانی کوردستان چ لە ئێران و حتا لە بەشی ئاشکرای هێزی پێشمەرگەش بۆ ئەوە زۆر خەبات کراوە و ئازادی دەربڕینی بیر و بۆچوون ئازادی ڕادەربڕین ئازادی پێکەنانی ئەحزاب و اتحادیە و نەهادی کرێکاری و هەموو ئەوانەی و ئەبێ لە ناو کۆمەڵە ئازاد بن وە خەڵکەکان بتوانن ئەو جۆرەی کە پێویستە بە ئازادی بیر و بۆچوونی خۆیان دەرببڕن. بەڵێ زۆر سپاس هاوڕە مەحیا من داوای لێبوردن دەکەم چۆن هاوڕانی دیکەشمان لەسەر هێڵن کاتی بەرنامەکەشمان کورتە بەڵام ئەگەر بە کورتی زۆر بە کورتی بتەوێت پەیامێک یا قسەیەک ئاخری بڵێ یا شتێک لە تێ بە ئاماژەی پێ بکەی بە کورتی فەرموو. شتێکی تایبەتی نییە زانم هەموو هاوڕێیان دێن و قسەکەن هەروەها لە پەیامەکەی کۆمیتەی ناوەندی کۆمەڵەدا بە تێر و تەسەلی باسی هەموو ئەو شتانەوە پێویست بوو بکرایە دیسان لەلایەن خۆمەوە پیرۆزبایی بە ئێوەی عزیز و هەموو هاوڕێیان و هەموو هاوسەنگەرانم ئەڵێم و ڕۆژی کۆمەڵە لە هەموو لایەک پیرۆز بێت. لە خۆشتان پیرۆز بێت زۆر سپاس بەوەی کە بەشدار بوون هاوڕێ مەحیای رەجی. زۆر سپاس. بڵێ ئازیزان ئێمە کۆمەڵێکمان پەیام بۆ هاتووە کە ئێستا ئەوڵین پەیام کە هاتبوو پەیامی پیرۆزبایی کۆمەڵێک لە تێکۆشەران و هەڵسوڕاوانی کۆمەڵە لە شاری بۆکان بووە. سپاس بۆ ئەو پەیامە جوانیان. نووسیانە پیرۆز بێت ساڵیادی ئاشکرابوونی تێکۆشانی کۆمەڵە لە 44مین ساڵیادی ئاشکرابوونی تێکۆشانی کۆمەڵەدا هەزاران سڵاو و درود دەنێرین بۆ یادی ئازیزی هاوڕێ حەمەحسێنی کەریمی یەکێک لە دامەزرێنەرانی کۆمەڵە و هەروەها سەرجەم کادر و ئەندامان و پێشمەرگە فیداکارەکانی کۆمەڵە تەواوی گیانبەختکردوانی ناو ڕێزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران و هەروەها گیانبەختکردوانی شۆڕشی ژینا کە لە پێناو بەختەوەری ئینسان و لە پێناو ئازادی و یەکسانیدا گیانی ئازیزیان بەخت کرد. سەری ڕێز و نەوازشدا دەنوێنین بۆ بنەماڵە خۆراگر و سەربەرزەکانیان سڵاو و درود دەنێرین بۆ سەرجەم زیندانیانی سیاسی ناو ئەشکەنجەگاکانی کۆماری ئیسلامی هەروەها سڵاو بۆ سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان کە لە 40 چەند ساڵەی ڕابردوودا پشتگیری و پشتیوانی بێدەریغی خۆیان لە کۆمەڵە ئیمکانی ئەویان پێکێناوە کە ئێمە ئەو شانازیەمان پێ بدرێت ئەمڕۆکە یادی 44 ساڵەی بکەینەوە و خۆمان بە بەشێک لەو مێژوە و درێژەدەری ڕێبازی گیانبەختکردوانیان بزانین بژی حیزبی کۆمونیستی ئێران و بژی کۆمەڵە هەر شەکاوە بێت ئاڵای سووری کرێکاران بژی سۆسیالیزم کۆمەڵێک لە هەڵسوڕاوانی کۆمەڵە لە شاری بۆکان زۆر سپاس هاوڕیانی ئازیز بۆ ئەم پەیامە جوانەتان ئێمەش هەر لێرە و لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و پیرۆزبایی بە ئێوەش دەڵێن هیوادارین هەر بژین و بمێنین بۆ ئێمەش هاوڕەکانیش پەیامی فارسیمان بۆ هاتەوەیش بە زمانی فارسی دەخوێنێتەوە دوای ئەم پەیامی هاوڕەکانی کە خوێندیەوە ئێمە ڕپۆرتاژێکمان لە ستایپی تەلەڤیزیۆنی کۆمەڵە گرتووە لێرەدا دوای ئەم پەیامێکە بە فارسی نردووی ئەم ئازیزە خوێنراوە ئەوتان پێشکەش دەکەین و میوانیشمان لەسەر هێڵ هەیە دەچینە دوای دێنەوە خزمەتتان دەچین بەلای میوانەکەمان هاوڕەکانی بەڵێ سپاس. بله بینندگان عزیز اعلام میکنم که شما میتونید از طریق شماره تلفنی که در پایین صفحه تلویزیونتون حک شده با ما تماس بگیرید، پیام های تبریکتون و همینطور درد دلهاتون رو با ما و بینندگان عزیز در میان بذارید. ازتون ممنون میشیم و اگر این امکان رو دارید میتونید
تلفن بزنید و صداتون پخش بشه با همین شماره تلفن از طریق واتساپ. و اینکه یه پیام برامون اومده و البته پیام‌ها خیلی زیاد هستش، اما خب بیشتر به زبان کردی هستش و اینو باید بدونیم که روز کامله تنها مختص به مردم انقلابی کردستان نیست، بلکه روزی است متعلق به تمام انسان‌های آزادیخواه و برابری طلب، نه تنها در کردستان ایران بلکه در جای جای ایران. پیام این عزیزان اینطور شروع میشه: با سلام و خسته نباشید. ما جمعی از پیشمرگان قدیمی مریوان ضمن گرامی داشته 26 بهمن روز کامله و ارج نهادن به سازمانی که افق سوسیالیسم را به روی جنبش انقلابی کردستان گشود و کارگران را با امید به فردای تازه راهنمود کرد، با آرمان‌های تمام کسانی که در راه کمونیسم و سوسیالیسم جان عزیزشان را از دست دادند ارج می‌نهیم که تا برقراری سوسیالیسم ادامه دهنده راهشان باشیم و به زندانیان سیاسی که وحشیانه ترین شکنجه را تحمل کردند تبریک میگوییم. پیروز باد 26 بهمن روز کامله. زنده باد حزب کمونیست ایران، زنده باد سوسیالیسم. جمعی از پیشمرگان قدیمی کامله از مریوان. ما هم در اینجا 26 بهمن ما روز کامله رو به این عزیزان و به تمامی کسانی که همراه و همگام و عاشق کامله هستند تبریک میگیم. در بخش بعدی برنامه از جمعی از همکاران تلویزیونمون گفتگویی داشتن و این برنامه رو ما تقدیم میکنیم و این گفتگو رو ببینید. کرێکاران زەحمەتکێشان خەڵکی ئازادیخوازی کوردستان 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەیە. ڕۆژی کۆمەڵە ڕۆژی ڕێزگرتن لە زیاتر لە 5 دەیە خەباتی نهێنی و ئاشکرا، ڕاوەستان و فیداکاری لە دژی دوو حکوومەتی زاڵم و دیکتاتۆری پاشایەتی و ئیسلامی لە جەرگەی خەباتێکی جەماوەری و شۆڕژگێڕانەدایە. لە 26 ڕێبەنداندا دەنگێک لە گەڕووی خەڵکی ڕاپەڕی و دڵپڕ لە قین بەرزبووەوە، پڕ بە هەموو شەقام و کۆڵانەکان سرودی ئازادی خوێن. ئەو دەنگە کۆمەڵە بوو، چرایەک لەسەر شاهۆ، ئارێز و ئاویەر و نەکەرۆز و ناڵەشکێنە و ئاربابا و وەنەوشە هەڵگیرسا. ئەو چرای ڕووناکی بەخشی کۆمەڵە بوو. کرێکارێک بۆ یەکەم جار سرودی ئەنتەرناسیۆناڵ، سرودی هاوپشتی جیهانی کرێکارانی بە زمانی خۆی خوێند. ئەو کرێکارەیش کۆمەڵە بوو. ژنێکی پێشمەرگە بەگشت یاساکانی پیاو سالاردا چوو، ڕووپۆشی دیرەتی فرێدا و پیاوانی بۆ هاوپشتی و خەبات بانگەواز کرد. ئەویش هەر کۆمەڵە بوو. جوتیارێک بۆ یەکەم جار لە یەکێتی جوتیاراندا کۆبووەوە و دژ بە زاڵم و زۆردار ڕاوەستا. ئەویش کۆمەڵە بوو. پێشمەرگەیەک بۆ یەکەم جار لە ناو شۆڕشی کوردستاندا ڕووی چەکی لە زاڵم و سەرمایەدار و کۆنەپەرستی ناوخۆ کرد. چەکەکەی نەک لە خزمەت بە زۆرداردا بەڵکو لە دژی ئەوان بەکارهێنا. ئەویش هەر کۆمەڵە بوو. ڕۆژی 26 ڕێبەندان ڕۆژی ڕێزگرتن لە هەموو ئەم کۆمەڵانەیە. پیرۆز بێ 26 ڕێبەندان ساڕۆژی ئاشکرابوونی خەبات و تێکۆشانی کۆمەڵە. بەڵێ بینەرانی خۆشەویست، سڵاوتان لێبێت و ئەم کاتەتان باش. ئازیزان، لەلایەن بای 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەتان لێ دەکەم و هەروەها پیرۆزبایی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەکەم لە هەموو هاوڕێیانی پێشمەرگە و هەموو کادر و ئەندامانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران و هەروەها پیرۆزبایی ئەم ڕۆژە مەزنە دەکەم لە هەموو بنەماڵەی هاوڕێیانی گیانبەخت کردووی کۆمەڵە. ئازیزان، هەروەکو ئاگادارن، ڕۆژی کۆمەڵە لە شەرایەتێکی زۆر تایبەتدا بەڕێوە دەچێت. ڕۆژی کۆمەڵای ئەم ساڵ زۆر تایبەتیترە لە ساڵانی ڕابردوو بەهۆی ئەوەی کە شۆڕشی ژن ژیان ئازادی لە ئارادایە. ئازیزان، لە 5 مانگی ڕابردوودا هاوڕێیانی هاوکارمان لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە
ئەرکێکی زۆر و قورسیان لەسەرشان بوو بۆ بەڕێوەبردننی هەرچی باشتربوونی بەرنمەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران لە شۆڕشی ژنژیان ئازادیدا. ئێمە بۆ باسی زیاتر و بۆ ئەوەی کە بزانین ئەم هاوڕێیانە لەم ڕۆژەدا چه پەیامێکیان هەیە هاتینەچە ئستیدیۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. فەرموون ئێوەیش تا کۆتایی لەگەڵمان بن. بەڵێ عزیزان لەم بەشەدا لەگەڵ هاوڕێپەریا عەزیزی پێشکەشکاری بەشی هەواڵەکانی کوردی و هەروەها یەکێک لە هاوڕێیانمان کە لە بەشی سایتی پەیام و سایتی کۆمەڵە کار دەکات و توێژێک دەکەین. هاوڕێپەریام کاتت باش، پەیامتان چییە بۆ ڕۆژی کۆمەڵە؟ زۆر سپاس هاوڕێ گوڵناز. سەرەتا پیرۆزبایی خۆم، پیرۆزبایی 26 ڕێبەندان ئاراستەی هەموو بنەماڵی گیانبەخت کردووان، زیندانیانی سیاسی، بنەماڵەی گیانبەخت کردوانی ئەم شۆڕشەی دواییەی ژن ئازادی و هەموو لاوانی تێکۆشەر دەکەم کە لەسەر خیابانەکانە تا دوایین دێقەش وشەی ئازادی لەسەر زوانیان نەکەوت و شعاری ئازادیان دەدا و گیانیان بەخت کرد. دواتر پێم خۆشە داوا بکەم لە هەموو خەڵکی بە شەرەفی ڕۆژهەڵات کە لەم ڕۆژە پیرۆز و عەزیزەدا بچن سەردانی بنەماڵی گیانبەخت کردووان هەر لە ساڵی 57ەوە کە جمهوری ئیسلامی هاتە سەرکار تا ئەم شۆڕشەی دواییە سەردانی بنەماڵەکانیان بکەن و گوڵی سپاس و پێزانین بدەن لەسەر یەخەیان. دیسان پیرۆز بێ 26 ڕێبەندان. بەڵێ عزیزان لەم بەشەیشدا لەگەڵ هاوڕێ ئەدیبی عەرەب کە لە بەشی پەخشی تەلەڤیزیۆنی کۆمەڵە کار دەکات قسە دەکەین. هاوڕێ ئەدیبم کاتت باش و پیرۆزبایی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەتان لێ دەکەم. ئەم کاتە و هەموو کاتێکە باش هاوڕێ گوڵناز، منیش وەک پێشمەرگەیەکی کۆمەڵە بەنۆبەی خۆم پیرۆزبایی 26 ڕێبەندان بە بنەماڵەی هەموو گیانبەخت کردوانی ڕێگەی ئازادی و سوسیالیزم و هەمووی ئەو کەسانی کە دڵیان بۆ ئازادی لێ ئەدات و بنەماڵەی شەهیدان و هەموو هاوڕێیانی هاوسەنگەرم ئەەکەم. لە 24 ڕێبەندانی ساڵی 1350 تا لە گردنی شارەبانی شاری سەقزە هاوڕێ و ڕەهبەر و دامەرزێنەرمان کاک حەمەحسێنی کەریمی بریندارە بێت و دوایی 2 ڕۆژ لە بیمارسانی ئەو شارە گیانی عەزیزی لە دەسەدات و کۆمەڵە دوای 9 ساڵ و 9 مانگ خەباتی نهێنی خۆی لەو ڕۆژەدا بۆ ڕێزکردن و بۆ ڕێزگردن لە یادی هاوڕێ و ڕەهبەرمان کاک حەمەحسێنی کەریمی بە شێوازی خەباتی نهێنی خۆی عەلەنی ئەکاتەوە و بە شێوازی عەلەنی واردی عەرسەی موبارزە بێت و لە سەرەتای دامەرزانیەوە بە پێی و بەرنامە و ئەساسی مارکسیزم و کۆمۆنیزم دەستی کرد بە فەعالیەت و کاری خۆی و بە هەموو کات کۆمەڵە هەموو کات بەکردەوەی بە هەموو کۆمەڵانی خەڵکی سەلمان کە پشتیوانیەکە لە کرێکاران و تەواوی زوڵم لێکراوان و زەحمەتکێشانی کوردستان و ئێران و ئەوە هەر ئەوەش بوو بەهۆی ئەوەی کە لە ماوەیەکی زۆر کورتە توودەیی بێت و خەڵک بەڕاستی ئەوەی کە وەکو ئەبزارێک تمیشای کۆمەڵەکە بۆ بەدیهێنانی تەواوی و مافەڕەوانەی خۆی و هەر بۆیە توانی جوان ئەو شتە لە کۆمەڵات دەرەکاو و لە ماوەیەکی زۆر کووردا توودەگیر و لە ناو کۆمەڵانی خەڵکە توانی وەکو دارێکی هەزار ڕیشە داکوتێت و کۆمەڵە وەکو ڕێکخراوێکی وەکو باسکێکی چەکدار وەکو ڕێکخراوێک توانی بە دنیا پسەلمێنێ کە ژنانیش ئەتوانن خۆیان داوای مافەڕەواکانی خۆیان بکەن و بە شێوەیەکی ڕەسمی بە شێوەیەکی کامڵەن ڕەسمی ژنانی هێنا ناو عەرسەی موبارزات و بە دنیای سەلمان کە ژنانیش وەکو شان بەشانی پیا و ئەتوانن لە خەباتی چەکداری و لە هەموو ئەو شێوازە مبارزاتە وەکو پیا و بەشدار بن
و ئەو تەفکیکە جنسیەتیە و ئەو تەواوی ئەو تەبعیز و نابەرابەریانەی لە ناو خەڵکاشکان و هەتاکوونێ ئەمڕۆژ توانیوێتی بەرئەساسی ئەو ڕوویدادانەی کە لە ڕۆژە ئەکرێ خۆی ئابدێت کاتۆ و پا بەپای ئەوە بێتە بەرەوە هەموو کاتیش بۆ هەموو بەرنامە و بۆ هەموو شتێکە لە کۆمەلگا پێشهاتە بۆ هەموو ڕوویدادێکە لە کۆمەلگا پێشهاتە دارای ئالتەرناتیڤ و دارای بەرنامەی خۆی بووە بۆی و هەروە ئەم شۆڕشش کە لێرە ئەلان هاتەتە گۆڕ شۆڕشی ژیان ئازادی ئەم دروشمێکە کۆمەڵە بتر لە 5 هەیە داوایەکات و هەوڵی بۆ داد بە هەموو شێوەیەک چ بە خەباتی چەکداری چ بە خەباتی مەدەنی و بە هەموو شێوەیەک داوای ئەو شتاکات هەر لە بەکردەوەی ئەتوانین ئەو شتە ببینێتتر لازم ناکا کە شەرحی بدەیت و بەکردەوەیشی بە دنیای سلمان کە ئەو 5 هەیە بۆ ئەو شتە هەوڵەدات. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست لەم بەشەیشدا لەگەڵ هاوڕێی هاوکارمان هاوڕێسترینی ڕەحیمی کە پێشکەشکاری بەشی فارسی واتە تەلەڤیزیۆنی حیزبی کۆمۆنیستی ئێرانە و هەروە هاوکارمان لە بەشی مۆنتاژی تەلەڤیزیۆنە لەگەڵین بۆەوەی کە بزانی چه پەیامێکی هەیە بۆ ڕۆژی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە. زۆر سپاس گۆڵنازیان هەروەها 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە بە هەموو ئینسانێک ئازادی خواست تەبریکێژم و هەروەها ئەم ڕۆژە گەورە یادی کاک حەمەحسێن بەرز ڕادەگرین و یادی هەموو ئینسانگلەی کە لە شۆڕشی ژیان ئازادیە گیانیان بەخت کرد و دوای 44 ساڵ خەبات ئامانجەکانی کۆمەڵە خەریکەوە دیتێت و ئومیدوارم کە لە ساڵی داهاتووە ئەم ڕۆژە گەورە لە ئێرانێک و کوردستانێکی ئازادا جەشن بگرین. بەڵێ عزیزان لەم بەشەدا لەگەڵ هاوڕێ هاوکارمان هاوڕێ بەهروزی مەردوخی کە لە بەشی بێژەری بەشی فارسیە واتە تەلەڤیزیۆنی حیزبی کۆمۆنیستیان و هەروە هاوڕێ هاوکارمانە لە بەشی مۆنتاژی تەلەڤیزیۆن. ئەمانەوێ بزانین هاوڕێ بەهروز بۆ ڕۆژی کۆمەڵە چه قسەیەکی هەیە یام چه پەیامێکی هەیە. هاوڕێ بەهروز سڵاوت لێبێت تو 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لێ پیرۆزباییەکە. بەخێر بن هاوڕێ گوڵناز سڵاو لە ئێوە و لە سەرجەم بینەران منیش بەنەوبەی خۆم 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی فعالیەتەکانی کۆمەڵە بەسەرجەم بنەماڵەی گیان بەخێرکردوانی کۆمەڵە پیرۆزبایی یەکەم و 26 ڕێبەندانی ئەمساڵ تایبەتمەندێکی خۆی هەیە لە سەرۆبەندێک داین کە شۆڕشی ژینا یا ژیان ئازادی کەوتوەتە ڕێگا. با من لێرە ئاماژە بەوە بکەم دیسان کە کۆمەڵە ئەوەڵین جەریانێک بوو کە ژنی هاوردە ناو عەرسەی مبارزە لە سەراسەری ئێرانە و لە گشتیشی گرنگتر کە کاتێکە کۆماری ئیسلامی هاتە سەرکار کۆمەڵە هیچ تەوەهومێکی بە کۆماری ئیسلامی نەبوو. ئەمە یەکێک لە خاڵە سەرەکیەکانی کۆمەڵە ئەوەیە کە جیالەوە کە هیچ تەوەهومێکی نەبوو بە کۆماری ئیسلامی لە بەیکی پێنەوت و چەکی هەڵگرت. کۆماری ئیسلامی وەکو هێزێکی داگیر کرد وڵاتی کوردستانی لە سەرۆبەندی خۆیان کرد بە قەڵخانی خوێن و کۆمەڵە بەرامبەر بە ئەم نابەرابەری و نائێداڵەتی وێساوە و جێگەی شانازیە. منیش ئەمڕۆ شانازی دەکەم بەوەی کە چەک و ڕەختی پێشمەرگایەتی کۆمەڵە لەسەر شانمە. ئەمڕۆژ وەکو ڕۆژێکی تایبەتمەندی خۆی هیوادارین بە زووترین کات سەرجەم ئەو هاوڕێیانم کە لە دەرەوەی وڵاتن وڵەکانی خۆیان و کوردستانێکی ئازادکرا و زوو بە زوو بەچاو ببینین. بژیت.
بەڵێ بینانی خۆشەویست لەم بەشەدا لەگەڵ هاوڕێکانی کەرەمپۆر بێژەری بەشی فارسی واتە تەلەڤیزیۆنی حزبی کۆمونیستی ئێران قسە دەکەین و بزانین هاوڕێکانی پەیامی بۆ ئەم ڕۆژە چییە. هاوڕێکانی ئەم کاتت باش پیرۆزبایی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەتان لێ دەکەین. زۆر سپاس گوڵنازگیان منیش 26 ڕێبەندان تەبریکێژم بە خۆت و بە هەموو هاوڕێیانم لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە حیزبی کۆمونیستی ئێران کە بەڕاستی لەم شۆڕشەدا لە 4-5 مانگی ڕابردوودا زۆر ماندوو بوون هەر لێرەوە دەستخۆشییان لێ یەکەم و هەروە ئەم ڕۆژە بە هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە ئاعزا و ئەندام و دۆستارانی کۆمەڵە حیزبی کۆمونیستی ئێران تەبریکێژم. لەم ڕۆژە گۆرەدا یادێکەین لە هەموو گیانبەختکردوانی کۆمەڵە ڕێگەی ئازادی و بەرابری و هەروە شۆڕشی ژنجیان ئازادی یادیان بەرز ڕاگرین و درود دەنێرم بۆ خانەوادە خۆڕاگەرەکانیان کە لە توولی 44 ساڵی ڕابردووە کۆڵیان نەداوەوە ڕۆژانە خەریکی مبارزە و مقاومەتن. ئێمە ئەم ساڵ 26 ڕێبەندان لە شرایطێکی جیاواز نسبەت بە شنەگری شۆڕشی ژینایە کە ئەگەر چاوی لە تاریخ بکەین نیشانە کۆمەڵ ڕۆڕشی ساڵی 57 لە سەنگەری مقاومەتی و مبارزە بووە بۆ مافەکانی ژنان، بۆ ژیانێکی ئاسایی بۆ هەموو مرۆڤێک، بۆ هەموو کرێکاران و زەحمەتکێشان و هەروە بۆ ئازادی کە هیچ نۆستەم و زۆڵمێک لەناو کۆمەلگا نەمێنێەوە هەموو کۆمەلگا لە ئازادی بەرابەریە بژیت و ئەتوانین بە سەربەرزیەوە بێژین کە دوای 53 ساڵ خەباتی نهێنی و ئاشکرای کۆمەڵە ئاواتەکانی کۆمەڵە خەریکە بەدی دێت و ئێستێج لە سەنگەری شۆڕشی ژن ژیان ئازادیە. ئەوە هیوادارم کە ئەم شۆڕشە درۆسەکە بە قۆڵی معروف فەراز و نەشیوی هەیە و ڕۆژانە خەریکە تاکتیکەکانی ئەگۆڕێت، بەڵام هیوادارم هەروە درێژەی بێت و ئێمە بتوانین ساڵی تر ئەم ڕۆژە گۆرە لەسەر بنەمای وێران و ڕووخاوی کۆماری ئیسلامی جێژن بگرین بە ئازادی و بە بەرابەری و هەر لێرەوە ڕایەکی تر درود دەنێرم بۆ هەموو ئەو کەسانێکە لە شۆڕشی ژینا مقاومەتیان کردووە ئێستا لە سیاوچاڵەکانی کۆماری ئیسلامین و ئێمە لەم ماوەدا دەنگی ئەوان بووین و دڵنیایانەکەینەوە کە درێژەدەری ڕێگەی ئەوانین و لە ئاخری چۆ پێم خۆشە منیش وەکو هەموو هاوڕێیانم یادی کاک حەما حسێنی کەریمی بەرز ڕابگرین و ڕایەکی تر پیرۆز بێ 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە هەموو ئەو کەسانە کە دڵیان بۆ ئازادی لێدا. سپاس بۆ ئێوە. لەگەڵ هاوڕێی ئیسماعیلی قەبیگ لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە قسە دەکەین بزانین پەیامیان یان قسەیان بۆ ڕۆژی کۆمەڵە چییە. هاوڕێی ئیسماعیل پیرۆزبایی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەتان لێ دەکەم و قسەتان بۆم ڕۆژە چییە؟ من هەروەها پیرۆزبایی ڕۆژ کۆمەڵە لە ئێوە و لە هەموو هاوکاران تەلەڤیزیۆنەکەم بە سەر ڕێز و نەوازی دانم بۆ گیانبەختکردنی ڕێزەکانی حزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵە و هەروە ئەو کەسانەی کە لەم ئەخیرا گیانیان بەدەستاوە هەروە دوو تەنێنن بۆ بنەماڵە و کەس و کاریشیان. هەروە خۆتان ئەزانن ئێمە لە شارایەتێکە بەرەوپیری ڕۆژ کۆمەڵاچین کە لە ئێرانە ئاخەزێک انقلابی هەڵەجەرەیانە و زەمینەی مادی ئەم ئاخێزیشە هەڵناگەڕێتەوە بۆ 1 ساڵ و 2 ساڵەخی بەڵکە هەڵەگەڕێتەوە بۆ 44 ساڵ حاکمیت نەکبەتبار جمهوری ئیسلامی بەسەر مردم ئێرانە هەست. جیا لەوەیچە حەداقل لە 100 ساڵ گذەشتە
مردم ئێران لەژێر حاکمیت و استبداد و دیکتاتۆری و خەفەقانە توانیگانە زندگیکەن و لەم ڕابتە دووچار فەقر و بێکاری و چدانم بێحقوقی و هەموو نەعەداڵەتی لە جامعە بووگەن. زمینەی مادی ئەم ئاخێزیچە کە لە حاڵحەزا لە جەریانە بەتایبەت خوشبانە لە کورسانە جەرەقەکەی لێ دریا و ئەمە مایە خۆشحاڵیە بۆ ئێمە کە ئەو جەرەقە توانی نەتەنیا لە کورسانە بەڵکە سەراسەر ئێران و حتا شعارێکیش بووە شعارێک حتا هەمەگیر ژیان ئازادی توانی تۆ دنیا بگرێتە بەر و ئەمە زمینەی مادی ئەسەلە لە کوردستانە بەتایبەت کۆمەڵە لە ڕۆی نەخش و جایگان نەوگە هەروواکە ئەزانن لە ئەوایل ئینقلاب ساڵ 57 ئێرە کۆمەڵە بە مقاومەت هەموو جۆرێک مبارزێکە بۆی کریا دەستی داوانی لە ئەم منتەقا حەداقل ڕادیکالیزم و سوسیالیزم بکا بە وەزێتی مرد لەم بوارە پشتیوانیان کردووە لە زەرب 44 ساڵ حکوومەت جمهوری ئیسلامی هەمیشە مردم کوردستان نەیانوت کە بە ئەم حاکمیەتە و بەتایبەت لە ئەم ئاخێز ئەخیریشە نەخش و جایگای کۆمەڵە بەرحاڵ تاوجێگە بۆی کریاگە تەلاشی کردەوە زەحمەت خۆی کێشاگە چە لە بوار تەبلیغیەوە چە لە بوار عەمەڵیەوە و تەشکیلاتیەوە نەخشگەی ئەمردمەتانە قەزاوت کەن. هەروەها تواشاکەن ئەم ئاخیزیچەکە ئیسە دەستی پێکردیان تواشاکەین بەشێکە لە مبارزەی هەمەگیر مردم بۆ لابردن نەعەداڵەتی بۆ لابردن استبداد بۆ لابردن فەقر و بێکاری و هەروە بۆ حەقی تعیین سەرنوشت ملەتگەری کە لە ئێرانە هەن و ئەمە خۆی شتێک مدرنە لەم ئینقلابە شتێکە تازەست و لە 100 ساڵ گوزەشتا ئێمە شتێک وامان نەدیگە بەڵام ئەبینی ژیان ئازادی شعارێکە کە معنای فرەپەیاکە لە ئەم خیزشاوە ئەتوانین بێژین لە مەزهب لە استبداد لە دیکتاتوری ئەمانە گشتی لێ ئەدات بە خاطرەوە بتوانێت ژیانێک تازە و نەفەسێک تازە لە ئینقلابە بخۆڵخێنێک کە بتوانێت مردم لە ژێر ئەم استبداد و خەفەقان و نابەرابەریە بێتە دەرەوە دنیایکی ئازاد و بەرابەر بۆ خۆی تەمین بکات. خۆشەکەم. ئەوەی کە بینیتان و توێژێک بوو لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە تەلەڤیزیۆنی کۆمەڵا کارکامێکیان بنەوبەی خۆیان پیرۆزبایی و یام قسەی خۆیان سەبارەت بە ڕۆژی کۆمەڵا باس کرد. هیوادارم کە ئەم ڕێپۆرتاژە بە دڵی ئێوەی خۆشەویست بێت. کارێکی تر بنەوبەی خۆمان پیرۆزبایی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا دەکەین. هەروەها دەنگی خۆمان دەخەینە پاڵ دەنگی خەڵکی ئێران و کوردستان و لە ئاخرەوە دەڵێن ژن ژیان ئازادی بژی بۆ ئێوەی خۆشەویست. بەڵێ زۆر سپاس بۆ هاوڕێ گوڵناز و هەموو هاوکارانی تلوزیۆن بۆ ئەم ئامادەکردنی ئەم ڕێپۆرتاژە و ئێمەش هەر لێرەوە دەستخۆشی و ماندوو نەبوونیتان لێ دەکەین و هەر بژین. شعرێکمان بۆ هاتووە بە بۆنەی 26 ڕێبەردان ڕۆژی ئاشکرابوونی کۆمەڵا کە یادێک لە هاوڕێی خۆشەویستمان هاوڕێی گیانبەختکردو کاک حەمە حوسێن کەریمیە.
ئەم شێعرە نووسراوەی هاوڕێ محەممەد قادرێ. دەزانم دڵە گەورەکەت شێواوی باوەڕ و خۆشەویستی و هێرش بوو. لە چاوان تا ئەستێرەکان دەتوانەوە نیگایان هەر لە خۆری گەشا بوو. دەزانم زەردەخەنەی گزنگی خۆرەتاو لای تۆ زوو ئاوا بوو. شەفەقی سووری ئاسمانی هیواتان داخەکەم زۆر زوو لێڵ و تاریک بوو. دەزانم لەگەڵ فوادا پەیمان و بەڵێنتاندا بوو بە هەژار و چەوساوەکان. لە ڕێگەی شۆڕشێکی سووردا بە خوێنی گەشتان ببنە ئاگر بۆ جەستەی دوژمنان. دڵنیابن ئەی شۆڕە سوارانی سەرتۆپ و ئاڵا هەڵگر و پێشەنگی شۆڕشینێ. ئاڵای بەرزی هیواتان قەت نەوی نابێ و هەر بەرز و سوور و شەکاوە دەبێت. زۆر سپاس بۆ هاوڕێ محەممەد قادری بۆ ئەم شارە جوانی نووسیوتی و نردیوتی بۆ ئێمە. پامێک ترمان بۆ هاتووە لەلایەن خدر نەڵۆسا نووسێتی هاوڕانی ئازیز منیش بە بۆنەی ڕۆژی کۆمەڵە پیرۆزبایی دەڵم بە هەموو ئەو شۆڕشگەڕانی لە ریزەکانی کۆمەڵەدا فعالیتیان کردەوە ئێستاش بەردەوام و هەروەها پیرۆزبایی دەکەم لە بنەماڵی سەربەرزی شەهیدانی ریزەکانی کۆمەڵە و بنەماڵی زیندانیانی سیاسی و هەموو خەڵکی کرێکار و زەحمەتکێشی کوردستان بژی کۆمەڵە بڕوخێت حکوومەتی جنایەتکاری ئیسلامی. زۆر سپاس بۆ هاوڕێ خدر نەڵۆسە بۆ ئەو پامێ. ئازیزان ئێمە میوانمان لەسەر هێڵ هەیە مای دەدەینە خزمەت هاوڕێکانی کە میوانێکی لەسەر هێڵە و قسە و باسەکەی لەگەڵ دەکا هاوڕەکانی فەرموو. متشکرم امیر جان. درودی دوباره بینندگان عزیز. برای ما هم یک پیام اومده از طرف رفقای حوزه شهر یوتیوبری سوئد که پیام رو براتون میخونم. نوشتن که کامل مردم کردستان را به تحکیم پیوند مبارزاتی خود با مردم مبارز در سراسر ایران فرا می‌خواند. وظیفه همه پیشروان و فعالینی که در گروه اهداف، استراتژی و سیاست‌های کامل دارند این است که برای تحقق هرچه رزمنده‌تر این فراخوان با تمام توان به میدان بیایند. این جنبش عملاً به دلیل خواسته‌ها و مطالبات پیشرو و حق طلبانی آن که پنجه در پنجه یکی از ارتجاعی ترین و استبدادی ترین رژیم های این عصر افکنده است، جنبشی متعلق به ماست. این جنبش می تواند نبرد کنان بر ضعف های درونی خود فائق آید. باید با تمام توان در آن شرکت کرد و برای به پیروزی رساندن آن تلاش نمود. رژیم اسلامی در موقعیتی گرفتار آمده است که در صورت رو در روی با صف منسجم و در هم تنیده توده های مردم آزادیخواه و حق طلب تاب و توان مقاومت را نخواهد داشت و در تداوم این جنبش به زانو در خواهد آمد. زنده باد پیوند مبارزاتی مردم کردستان با مردم همسرنوشت در سراسر ایران. با سپاس از رفقای حوزه شهر یوتیوبری سوئد و گرامی داشته 26 بهمن روز کامله به این عزیزان و به همه شما بینندگان عزیز تلویزیون حزب کمونیست ایران و ویژه برنامه 26 بهمن. عزیزان یک بار دیگه اعلام می‌کنم که شما از طریق شماره تلفنی که در پایین صفحه تلویزیونتون است، از طریق پلتفرم واتساپ میتونید پیام هاتون رو برای ما بفرستید. همچنین اگر مایل بودید میتونید تماس بگیرید و پیام خودتون رو با صدای خودتون به بینندگان عزیز برسونید. در این قسمت از برنامه همراه هستیم با رفیق فرشید غفار نژاد، عضو کمیته مرکزی کامله که گفتگویی با ایشون داشته باشیم. رفیق فرشید سلام و درود. من هم به سهم خودم 26 بهمن روز کامله رو بهتون تبریک میگم. ممنون. درود دارم به شما و تمامی کسانی که برنامه رو میبینن. منم قبل از اینکه سخنانم رو ارائه بدم به تمام یادی از تمام جانباختگان راه آزادی و سوسیالیسم دارم و یاد تمام کسانی که چه در زندانهای جمهوری اسلامی زیر شکنجه و در سیاهچالها و یا اعدام شدن و یا رفقایی که در مبارزه مسلحانه در صفوف پیشمرگ کامله جان باختند درود میفرستم و همچنین درود میفرستم به خانواده سربلند و مقاوم و مبارز تمام عزیزان جان باخته و همچنین درود میفرستم برای تمام زندانیان سیاسی که
امروز در سیاهچال‌های جمهوری اسلامی زیر شکنجه هستند و درود میفرستم به تمام خانواده هایی که در این 5 ماه گذشته عزیزانشون رو در این انقلاب زن زندگی آزادی از دست داده‌اند. روز کومله گرامی داشته این روز تنها گرامی داشته یک سازمان نیست صرفاً، بلکه گرامی داشته افق و بینشی است که کومله 44 سال پیش روز آشکار کردنش، روز کومله اعلام کرد که افق جنبش سوسیالیستی را در کردستان، پرچم این افق را به اهتزاز درآورد و این جنبش با تمام افت و خیزهایی که داشت، کومله هنوز در صف مقدم مبارزه برای آزادی، عدالت اجتماعی و سوسیالیسم به پیش میریم و سنت ها و حقیقت هایی که در این مبارزه کومله نشان داده و موجود است، میتونیم نمونه های بارزی رو نشان داد. وقتی میگم که فقط صرفاً تشکیلاتی نیست، به این معنا که کومله تنها جریانی بود که در اوایل انقلاب تونست به طور مشخص تمام نشست و برخیزهایی که با دشمن داشت، هیئت‌های جمهوری اسلامی، اینو علنا در سطح جامعه به مردم بگه اونا چی گفتن، ما چی گفتیم، نظر شما چیه. این یک سنتی بود که تا اون موقع تو هیچ جنبشی در کردستان وجود نداشت. کومله تونست در جریان مبارزات علنی 44 سال خود تونست که در مقابل چه جنایتکار اسلامی جمهوری اسلامی یا چه سنت‌های قرون وسطایی مذهبی بیسته و آگاهگرانه مردم رو از این خرافات ارتجاعی روشن بکنه و تبلیغ بکنه و بتونه در این راه بتونه این گرایش سوسیالیستی و برابری طلبانه در جنبش کردستان رو به پیش ببره. کومله جریانی بود که تونست در اولین روزهای علنی شدنش در این مبارزه جنبش زنان به مثابه نیمی از انسان‌های که اجتماع که تمام قدرت‌های قبل از جمهوری اسلامی و به جمهوری اسلامی هم و با سنت‌هایی که در ایران و کردستان وجود داشت، کومله تونست در مقابل اینها شجاعانه بایستد و در مقابل تمام ایده ها و تفکرات مرد سالارانه‌ای که در جنبش کردستان بود، در مقابل اینها عملاً بتونه مقابله بکنه و شرایط و فضایی را که به وجود آورد در کردستان که زنان نه تنها در مبارزات سهیم باشند بلکه جزئی از این مبارزه باشند و تونست در مقابل حتی اون جریاناتی که در صف مبارزه بر علیه جمهوری اسلامی بودند و گرایش مرد سالانه غالبی در این تشکیلات ها وجود داشت، کومله تونست کاری بکند که وقتی این جریانات هم بتونن از کومله به نوعی تبعیت بکنند و حقانیت برابری زن و مرد را هرچند در لفظ و یا بگیم در نوشته ها یا بحث هاشون بتونن به نوعی اشاره بکنن که ما هم موافق تبعیض، مخالف تبعیض جنسیتی هستیم و ما برابری زن. یعنی میخوام بگم که با تمام فعالیت هایی که کومله کرد و مردم کردستان تونستن در این رابطه بتونن، امروز ما شاهد اینیم که مردم کردستان در تمام، من نمیخوام حالا بگم شما خیلی خوبتر از این میدونید، اگر جمهوری اسلامی و یا هر سنت دیگر تونسته به انواع مختلف تحقیر زنان در جامعه رو نهادینه بکنه، کومله تونسته مردم کردستان رو در این سطح بلند، در این سطحی قرار بده که تحمل این تحقیرات در برابر تحقیراتی که نسبت جنسیتی که نسبت زن شده نبوده. ما
یه نمونه فقط اینه که جمهوری اسلامی در شهر مریوان یکی را به جرم محکوم کرده بود که لباس زن تنش کنن و در خیابان اینو بگردونن. ما میدونیم در سطح کردستان و فراتر از کردستان در سطح ایران جنبشی برآ افتاد بر علیه این تحقیری که هیچ جایی در سنت مبارزات نه تنها کردستان و نه تنها ایران وجود نداشت. کومله جریانی بود، جریانی هست و وجود داره در کردستان که در صحنه‌های خیلی واضحی میتونیم بگیم تنها جریانی بود که در اوایل 57 تشکل‌های کارگری، تشکل‌های زنان، تشکل‌های دانش آموزی و در عرصه‌های مختلف و جواب به تمام معضلات و مشکلات و مسائل سیاسی در آن فتره زمانی وجود داشت جواب بده. بله، سپاسگزارم رفیق فرشید. همونطور که مطلع هستین زمان برنامه کوتاه هستش و ما کلی پیام برامون اومده، چه زبان کردی چه فارسی، و رفقای عزیزمون پشت خط هستن و مایلن که پیامشون رو به مردم ایران و کردستان اعلام کنن. به همین خاطر باید بگم که ما مجبوریم که از خدمت شما مرخص بشیم. ممنونم که در این برنامه شرکت کردیم. خیلی ممنون از شما که به من فرصت دارید. من یک کوتاه یه پیامی هم بدم. پیام من اینه که هر کسی که میخواد از رفع ستم ملی، از رفع ستم جنسیتی، میخواد برای آزادی، برابری و یک جامعه عدالت اجتماعی و سوسیالیسم مبارزه کنند، من فراخوان میدم که به صف کومله بپیوندند. خیلی ممنون از شما که به من این فرصت دادید. سپاسگزاریم از حضورتون. بله بینندگان عزیز، من یک بار دیگه اعلام میکنم که هر رفیقی که داخل ایران هستش میتونه از طریق شماره تلفنی که در پایین صفحه تلویزیونتون هک شده و از طریق پلتفرم واتساپ پیامشون رو برای ما بفرستن، یا اگر مایل باشن و براش امکان داره میتونن تماس بگیرن و صداشون پخش بشه. و همینطور رفقایی که مایلن در این برنامه صحبت کنن میتونن از طریق مسنجر یا همین شماره با ما تماس بگیرن و ما لینک شرکت در برنامه رو براشون بفرستیم. برمیگردیم پیش رفیقمون امیر. بەڵێ زۆر سپاس هاوڕەکانی، سپاس بۆ هاوڕێ فەرشیدیش. بەڵێ کۆمەڵێک پایمان بۆ هاتووە پێشەوەی کە بچینە لای میوانێکمان کە لەسەر هێڵە ئێمە ئەم چەند پایامە بخوێنینەوە. پامێک لەلایەن هاوڕانی کۆمەڵە لە بانە بە ناوی هەڵۆکانی بابۆس هاتووە، نووسێتی سڵاو بەرز و بەڕێز بێت ڕۆژی کۆمەڵا پیرۆزبایی لە خەڵکی کوردستان، کادر و پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵە. سڵاو لە خانەوادەی گیانبەختکردووان، سڵاو لە خانەوادەی زیندانیانی سیاسی و هەروەها خودی زیندانیانی سیاسی، و لێرە پەیمان دەدەینەوە تا درێژەدەری هەم ڕێگایە بین هەر بژی کۆمەڵا بژی سۆسیالیزم هەڵۆکانی بابوس لە بانە. زۆر سپاس بۆ ئەم هاوڕێ ئازیزانە. پامێکی فارسیاتوە فەرموو، پامی فارسیاتوە بەدەستان گەیشتووە. شما پیام رو بخونید. زۆر یەک دوو پامی کە هاتووە منە و دوو پامانەش با بخوێنینەوە، حتمما دوای دەچینە لای میانە ئازیزەش. پامێکی ترمان بۆ هاتووە سڵاو هاوڕێیان ماندوو نەبن کارێن 63 لە بانە. پیرۆزبایی 26 ڕێبەندان لە خۆتان، هاوڕانی هاوکارانتان، پێشمەرگەکانی کۆمەڵا، چالاکانی نێوخۆ، بنەماڵەی سەربەرزی هاوڕانی گیانبەخت کردو و هەموو ئەو ئینسانە عەداڵەتخوازانەکەم کە دڵیان کێلی ئازادیە، و هیوادارم ساڵی داهاتوو ئەم بەرنامە پراپڕ و چێشتان لە کوردستانی ئازاددا بەڕێوە بن. سپاس بۆ کارێن 63 لە بانە. بەڵێ پامی فارسیشمان بۆ هاتووە کە هاوڕەکانی ئەیخوێنێتەوە بۆت. با سلام، روز کۆمەڵە را به همه پیشمرگان کۆمەڵە و رفقای فعال در داخل کشور و به همه دوستداران این حزب در جای جای جهان تبریک میگوییم. دوستدار شما دوزین از بانه. با سپاس از این رفیق عزیز، ما هم 26 بهمن رو به این عزیز تبریک میگیم و سپاس از پیامتون. و اما یه پیام دیگه هم بر من اومده امیر جان، نوشتن که رفقای عزیز،
روز جان باختن رفیق محمد حسین کریمی از بنیانگذاران کامله که در گرماگرم قیام و خروش مردم ایران علیه رژیم شاه در روز 26 بهمن جان باخت و کامله پس از 9 سال و چند ماه فعالیت مخفی خود در این روز را به صورت آشکار و علنی فعالیتش را اعلام نمود، روز گرامی داشت و ارج نهادن به هزاران انسان مبارز و کمونیست است که در راه آزادی و برابری با سربلندی جان باختند. به همین مناسبت صمیمانه ترین شادباش‌های خود را به مناسبت 26 بهمن روز علنی شدن فعالیت کامله رو به تمام اعضا و پیشبرگان حزب و کامله، خانواده جانباختگان، زندانیان دربند تبریک و شادباش اعلام می‌کنیم. در این روز با خانواده جانباختگان، زندانیان دربند رژیم آخوندی پیمان تازه می‌کنیم که ادامه دهنده راه این عزیزان باشیم. جمعی از دوستان و هواداران کامله از کرمانشاه، ما هم از طرف خودمون از این طریق 26 بهمن رو به این عزیزان تبریک میگیم و باید گفت که ما باید سر تکریم برای شما پایین بیاریم که زیر درنده ترین حکومت ها دارین مبارزه میکنین و تا رهایی آزادی دست از مبارزتون بر نمیدارین. بسیار سپاسگزارم از پیام پرمهرتون و به امید روزی که در ایران و کردستانی آزاد یکدیگر رو در آغوش بگیریم. سپاسگزارم. بله اما امیدواری که لسر هلا حوره حلمت پیوندیه حوره حلمت او دو پیام دخن مودی مخزمت جنابی شد پیامک من بواتون استرا وصلا و عزیزان حوره کانی و حوره امیر من دونه بن روزی کمالتان لپیروز بیت بال رگای ایوا و پیروز بایی لربوارانی رگای رزگاری انسان لکویلتی و بندستی بکم حوره تان جمال زور سپاس حوره جمال بو پیامکت پیامی کی تریج ل بله ئاوای خۆشاو سلااو ڕێز و حرمەت بۆ سەررجەم کارمەندانی کۆمەڵە و حیزبی کۆمونیست یادی شەهیدان بەرز و بەڕێز بێت و 26 ڕەمەندان لە ئینسان دۆستان و ئازادی خوازان پیرۆز بێت سنە ناوچەی کەڵاتەرزان. زۆر سپاس بۆ پێمەشت با بچینە خزمەت هاوڕێ هەڵمەت پایبەندی کە لە دەرەوەی وڵات لەسەر هێرە لەگەڵمان. هاوڕێ هەڵمەت ئەم کاتت باش سپاس بەوەی کە بەشدار بووی ئەمڕۆ ئاگادارن کە هاوڕێ هەڵمەت دەنگی منێت هەیە بەڵێ هاوڕێ هەڵمەت ئەم کاتت باش دەنگی ئێمەت هەیە دەنگی زەمەتی هاوڕانی وتاق فەرمان دەنگی هاوڕێ هەڵمەت بۆ ئێمە نایە کلیپێک ببینیم پێش پامێکی کتر بخێنمەوە تا هاوڕێ هەڵمەت تەسویری دێ بۆ ئێمە و دەنگی نییە. سڵاوتان لێبێت کۆمەڵە هێزێکی کۆمەڵایەتی و سیاسی بوو بەواتایەک ئەو کۆمەلگای کە خەبات و تێکۆشانی تێدا دەکرد بە باشی دەناسی و خاوەندارێتی ئەکرد لە هەر ئیش و ئازارێک و کە لەو کۆمەلگایدا هەبوو هەوڵی بۆ لابردنیان ئەدات. ئێستاش ئێوە ئاگادارن کۆمەلگا گۆڕاوە نەوەیەکی نوێ ئاگابوونەتەوە کە حەز و ویست و فەرەنگیان گۆڕاوە بۆیە کۆمەڵە دەبێت خۆی لەگەڵ ئەم گۆڕانە بگونجێنێت مکانیزمەکانی تێکۆشان بە شێوازی نوێ بخاتە گەڕ. بەم شێوەیە دەتوانێت هەر ئێستاش کۆمەلگا ڕێک بخات و سازمانیان بدات و بەڕووخانی کۆماری ئیسلامی ڕۆژی کۆمەڵە لە هاوڕێنی کۆمەڵە بە تایبەت لە تەلەڤیزیۆن پیرۆز بێت. ئەژین لە سەقزەوە زۆر سپاس هاوڕێ ئەژین بۆ پامەکەت. هاوڕێ هەڵمەت ئەگەر لەسەر هێڵە هاوڕانی ئۆتاق فەرمان ئەمە ئاگادار کرد. اگه اجازه بدین برای منم یه پیام اومده بخونیم تا مهمونمون. بله عزیزان، دوست عزیزی به اسم شاهو از کامیاران برامون پیام فرستادن. پیامشون رو میخونم هرچند که طولانی است و عذر میخوام اما به احترام ایشان پیام رو کامل میخونم. نوشتن که 26 بهمن روز ارج نهادن به تلاش جریانی چپ و سوسیالیستی است که با بیش از 5 دهه تلاش فداکارانه در دفاع از کارگران و مردم زحمتکش در هدایت مبارزه حق طلبانه آنان علیه ارتجاع سلطنتی و دیکتاتوری جمهوری اسلامی و در راه آزادی، برابری و کسب حق تعیین سرنوشت به بخش جدایی ناپذیری از جنبش انقلابی در کردستان تبدیل شده است. روز کامله روز گرامی داشته مبارزینی است که همواره بر استراتژی انقلابی و سوسیالیستی
در جنبش انقلابی کردستان و مبارزه متحدانه و طبقاتی کارگران در سراسر ایران تاکید کرده و در دفاع از منافع مشترک و همبستگی طبقاتی کارگران ایران استوار مانده و به جریانی توده‌ای و پرنفوذ تبدیل شده است. در حالی که جامعه ایران و کردستان آبستن تغییر و تحولات بنیادین بود، سرانجام در روز 26 بهمن ماه سال 1357 پس از 9 سال کار و فعالیت مخفیانه، کومله به عنوان پیشروترین، مترقی‌ترین و سرسخت‌ترین جریان سیاسی چپ در کردستان، ایران و خاورمیانه اعلام موجودیت کرد. روز کومله در عین حال روز گرامی داشت یاد عزیز رفیق محمد حسین کریمی از بنیانگذاران کومله و هزاران مبارز انقلابی و کمونیستی است که در سنگرهای جنبش انقلابی کردستان و در صفوف کومله در راه آرمانهای سوسیالیستی با سربلندی جان باختند. گرامی باد 26 بهمن روز کومله. بسیار سپاسگزارم شاههای عزیز به خاطر پیام پرمهر و انقلابیتون. بله امیر جان برمیگردیم به شما. بله کانی اما پیامێکمان بۆ تۆ وەڵام هاوڕێن و تاقفەرمان کلیپێکی ئامادە کردو پێشەوەی کە ئەم کلیپە ببینن ئەم پیامە بخوێنینەوە. نووسێتی سلااو هاوڕێیان دەستان خۆش بێ بۆ بەرنامە جوانەکەتان و هەروەها بۆ ئەو بەرنامەی کە ڕازاردۆتانەتەوە بۆ 26 ڕێبەردانی ئەمساڵ منیش لەلایەن خۆمەوە 26 ڕێبەردان پیرۆزبایی ئەەکەم لە ئێوە و تەواو کادر و پێشبەرگە قارەمانەکانی کۆبڵە و یادێکیش بکەین لەو ئازیزانی کە لە ڕێگای ئازادی و بەرابەریدا گیانیان بەخت کرد، یادیان بەرز و بەڕێز بێت و ڕێگایان پڕێبوار. کەڵاتەرزان 26 زۆر سپاس بۆ ئەم هاوڕە عزیزە بۆ ئەم پیامە جوانێ. چین ئەم کلیپە ببینین دێنەوە خزمەتان دەچین و لای میوانەکانیش. پێشمەرگەیە و شاری
لە سوورە وا لەسەر تۆ ماتەڵا دەرکەوانم نم دەبارێ سەوزی کە مەزرای گەنێ نان و هەرزانی بەهایە ڕەنگی تۆی تیا تێکەڵا پێرەوە ئەسمان جڵەوتە ئەسپی ژێرێت مەشغەڵە باڵگراتیش ڕەو بەهەستە سوورە سواری کۆمەڵە سووکە سەنگەر ئاوەدانکە ڕەشدەری ماندوو نەناز ئارەقەت بۆ نەوبەرەینە بۆتە بارانی پەڵە دێرەوە جوانووی لە بەفرا پورژن و چوار پەلتەزی بۆ لە ئەستێرەی کەنارگل توی بەدوای دوورداتەری بەژنی لووتکەی هەڵکشاوی زۆر سەر و بەژنی هەتاو پاشی کۆمۆرەی گەڕووی خۆری شەوی ئەنگوستە چاو پێرەوە ئەسمان جڵەوتە ئەسپی ژێرێت مەشغەڵە باڵگراتیش ڕەو بەهەستە سوورە سواری کۆمەڵە سووکە سەنگەر ئاوەدانکە ڕەنجەری ماندوو نەناز ئارەقەت بۆ نەوبەرەینە بۆتە بارانی پەڵە سواری زێریان با بەڕۆچە ماخەدە و پێشباکەوە هەژێنە شەنگە باڵێ کاک فوادم سەربەوە دەرکەوە هۆبا بە هۆبا بەردەبازی ڕێگەتر ڕەشدەرن خەڵکی هەژارن کارگەری بەشنەی نەتر دێرەوە ئەسمان جڵەوتە ئەسپی ژێرێت مەشغەڵە باڵگراتیش ڕەو بەهەستە سوورە سواری کۆمەڵە سووکە سەنگەر ئاوەدانکە ڕەنجەری ماندوو نەناز ئارەقەت بۆ نەوبەرەینە بۆتە بارانی پەڵە ئارەقەت بۆ نەوبەرەینە بۆتە بارانی پەڵە بەڵێ ئازیزان چەند پامێکمان بۆ هاتووە ئەم پامانە بخوێنینەوە کە جێخۆیەتی ئەم ئازیزانی کە لە ناوە بە بۆنەی ئەم ڕۆژە مەزنەوە پام دەنێرن جێگەی خۆیەتی کەمە بیخوێنینەوە دەستخۆشیشیان لێ بکەین. پامێک لە شاری بۆکان بە ناوی ناڵەشکێنەوە هاتووە. سپاس بۆ بەرنامە جوانەکەتان، ڕۆژی کۆمەڵەتان لێ پیرۆز بێت ئازیزانم. لێرەوە دەستی ماندووتان دەگوشم و باوەشی میهرەبانی و ئینسان دۆستیتان لە ئامێز دەگرین. ئێوە هیوای دوا ڕۆژی خەڵکی ئازاردیتووی کوردستانن، جێگای هاوڕێیانی گیانبەختکردو لای ئێمە و ئێوە خاڵیە. لەم ڕۆژەدا تا ببینین کە کۆمەڵە بە هەموو تەنگ و چڵەمە هێشتا زیندووە و درێژە بە خەبات دەدا. دووبارە پیرۆزە لە ئێوە و لە ئێمە و لە هەموو ئەو کەسانەی ستەم لێکراون. زۆر سپاس بۆ ئەم هاوڕێ ئازیزە بە ناوی ناڵشکێنە لە بۆکانە و پامە جوانی نردووە، هەر بژی و پیرۆزە لە ئێوەش. پامێکی ترش لە ئاوایی گازرخان لە شارەکەی کاکسدیق کەمانگەر نووسراوە ڕۆژی کۆمەڵەتان لێ پیرۆز بێت. هیوادارم ساڵی داهاتوو ئەم ڕۆژە لەسەر وێرانەکانی کۆماری ئیسلامی جەژن بگرین. لێرەوە چاوی یەک بە یەکی پێشمەرگەکانی کۆمەڵە ماچ دەکەم، یادی شەهیدانی ئەم ڕێگایە بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئەم ئازیزە کە لە ئاوای گازرخانی ئەم پامەی نردووە.
هەرو جۆرەی کە هاوڕەکانی بە زمانی فارسی وتی دەتوانن پەیام یاگەر دەتوانن بە سەوتیش ئێوە دەنگ بنێرن بەو ژمارەی کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتانە و جگەی خۆیەتی واقعی خۆشتانە کە ئێوەش ئەم ڕۆژە مەزنە پەیامی پیرۆزبایی بڵن و لە خۆتان و لە هەموو هاوڕێیانی ئازادی خواست. ئەگەر پەیامی فارسی هاتووە هاوڕەکانی پەیامی فارسی بخێنەوە پێمان شعریشمان بۆ هاتووە ئەگەر شعرەکە هەیە ئامادە لە بەردەستە فەرموو. رفقا خیلی وقت هستش که معطلن و میخوان که صحبتشون رو زۆر انجام بده. اگر شما هاوڕێ بێروس لەسەر خەتە بەڵێ هاوڕێ بێروس ئەم کاتت باشدەنگی منت هەیە؟ سلااو هاوڕێ ئەمیرجانە و کاتت باش سلااو هاوڕێکانیجانە و کاتتان باش ماندوونە بنوە پرسیار دەست پێ بکەن با من ڕۆژی کۆمەڵە لە پێشدا لە ئێوە دەست پێ بکەم بڵێ لێتان پیرۆز بێ زۆر سپاس هاوڕێ بێروز لە ئێوەش پیرۆز بێت. هاوڕێ بێروز ئەمڕۆ بخۆش ئیشارەت پێکرد ڕۆژی کۆمەڵەیە ئەگەر بتانێ پێناسەیەکی کورد لە ڕۆژی کۆمەڵە بکەن ئێوە قسەیەک دەکەن. وەڵا هاوڕێ ئەمیر پێناسەی کۆمەڵە ئەوەیە کە زۆرە مەسەلەن جەریانێکی کۆمۆنیستە هەر لە سەرەتاوە جەریانێکی ئینقلابی بووە هەر لە سەرەتاوە هیچ تەوەهومێکی نەبوو بەنسبەت بە جمهوری ئیسلامی بە ارتجاعی حاکم مبارزێک بوون کە هەم لە زمانی شادا عەلەیهی سیستمی سەڵتەنەت ئەو ڕەفیقانەیە کە تەشکیلاتی ئەوەڵیان ساز کرد مبارزی زێدی سەڵتەنەت بوون هەم دوایی کە دەگەڵ ئینقلاب مواجه دەبن زۆر قاتعانە عەلەیهی جمهوری ئیسلامی دێنەکایەوە و مبارزە دەکەن و بە تۆری کولی هەمیشە لە خەتێکی سۆسیالیستی لە خەتێکی کە کرێکار و زەحمەتکێش حاکمیەتی خۆی هەبێ لە ئەرزشهای دموکراتیک هەمیشە دیفاعی کردووە و مەجموعەن خاصیەتایەکی زۆر یا خصلەتایەکی زۆر مثبەت و بەرجەستەی هەیە و من هەر ئەوە دەست پێ دەکەم بۆ ڕێخەوە. فەرموو. زۆر سپاس هاوڕێ بێروس خۆ دەزانی مەجای بەرنامەکەمان زۆر کەما چون هاوڕانی دیکەشمان لەسەر خەتن بەڵام ئەگەر بتانوێت لە کۆتاییدا پەیامێک یا قسەیەکتان هەیە بەم بۆنەوە فەرموو. وەڵا من لەسەر ئەو خستڵەتەکانی کۆمەڵە پرسیاری ئەوەڵ هەرەوەندە زۆر کەمی لەسەر ڕۆیشتم ئێستاوە وەختی ئیزافەکەم دەدەم بە سوالی دووەم قەیدێناکە ئەمن ئەو ڕۆژە لە هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە لە ئازای حیزب لە هەر شوێنێکە زیندەجێ دەکەن لە بنەماڵە و خانەوادەی هاوڕێیانی گیانبەخت کردو و تەواوی کرێکاران و زەحمەت کێشان لە تەشکیلاتی خۆمان لە ناوەوە لە شارەکانی کوردستان لە هەمووان پیرۆزبایی دەکەم ئارزووی سلامەتی و موفقیەتیان لە ژیان و کار و خەباتدا بۆ ئاواتەخوازم. ئەگەر بم هەوێ قسەیەک بکەم بە مناسبەتی ڕۆژی کۆمەڵە قسە کورتەکەم بۆی کە وەختی ئەوە زۆر نەگرم ئەوەیە کە ئێمە ئەوڕۆ لە وەزعیەتێکی زۆر حساسدا بەسەر دەبێت وەزعیەتێکی سیاسی شۆڕژگێرانە کەوە جامعی ئێران دەگەڵ جامعەیەکی متحولە دەکرێەوە ئەوە بڵێ جامعەیەکی متحولە 5 مانگە شۆڕشێک لە کایدایە لە ئارادایە ئەو شۆڕشێکی زۆر ئینقلابی سیاسی بەخواست و ویستهایەکی زۆر رادیکال و پێشرە و مترەکیانەیە و تەبیعیە کە لە پرۆسەی ئەو شۆڕشەدا بەحسی ئالتەرناتیوی سیاسی بەحسی ئەوەی کە داهاتوی ئێران بەرەو چۆ دەچێتنەوە سیستم و حکوومەتێک داهاتوی ئێران ڕەخەم لێ دەدا ئەوانە هەموو مەترح بن بۆ بۆرژوازی مەترح بێ زۆر عادیە بۆ ئێمە مەترح بێ زۆر عادیە بەڵام بەحسەکە ئەوەیە کە زۆر کورت و مختصر ئەوەیە کە ئێمە دەبێت پڕبەپڕ تێبکۆشین کە لە قدرەتی سیاسی داهاتوی ئێراندا بەشدار بین شرکتمان هەبێ ئێمە دەخیل بین لە قانون نووسینی قانونی ئەساسی ئێراندا و دەخیل بین لەوەی کە ئێمە ئێرانێکی ئازاد دموکراتیک مرەفە باتەوەجو بە ئەوەی کە ئێران وڵاتی دەوڵەمەندە دەخالەتگەر بین بۆ ساخردنەوەی هەمچون ئێرانێک و ئەوەش بەهێزی دەستە جەمعی دەکردرێ ئەمن پێم وایە کە ئەوڕۆ ڕۆژی تەشکیلات سازیە ڕۆژی ئەوەیە کە ئێمە لەلایەکەوە کە بڵێن کرێکاران و زەحمەت کێشان ئێوە شیاوی ئەوەن کە حکوومەت بەدەستی خۆتانەوە بێ لەلایەکی دیکەشەوە هەل لە پەنای ئەوە دەڵێن کە کۆمەڵە تەخوێت کرد
تەقویەتی کۆمەڵە بە معنای تەقویەتی ئازادیهای سیاسی حقوقی دموکراتیک و ئەو نوع سیستەما حکوومەتیەیە کە مە باسی دەکەین حکوومەتی شۆراکان دەبێتە پاڵپشتێکی زۆر قرس بۆیە پامی من بە مناسبەتی ڕۆژی کۆمەڵە ئەوەیە کە قیامی ژینا ئیدامە دەدرێ ئیدامەی هەیە و لە بەتنی ئەوەدا بۆەوە کە ئالتەرناتیوی سیاسی رادیکال چەپ ئینقلابی سوسیالیست کرێکار و زەحمەتکێشی ژنان ئەوانە بێنە دەستە باڵا بگرن و بتوانن دەخیل بن لە قدرەتی سیاسیدا ئێمە دەبێ هەم جەمع و متشکل جەمعەکان متشکلکەنەوە هەم کۆمەڵە تەقویەت بێ و مەجموعەیەک لەو کارانەوە قسەی منە لە ڕۆژی کۆمەڵەدا ڕۆژێکی زۆر مهمە دەورەیەکی زۆر حساسە زۆر پرمخاترەیە و پس در نتیجه دەبێت زۆر ئاگاهانە و وشیارانە بەو دەورەیە بەرخوردێ بکەین کاملجێ بەڵێ زۆر سپاس حاورە بێهروز بۆ ئەوەی کە بەشدار بووی لە بەرنامە تایبەتی ئەمڕۆدا سپاس زۆر سپاس هەردووکتان ماندوو نەبن هەموو هاوڕێیان ماندوو نەبن دەستان خۆش بێ زۆر سپاس هاورە بێروز ئێمە هاورە شۆڕشیشمان لەسەر هێڵدای بەڵام پێش ئەو دوو پێیان بخێنینەوە بەو ئازیزانش کە لێرە و بڵێن پەیامەکانتان هەن بۆ ئامادەیان بینی حتمما پامی تەک بە تەکتان لەم بەرنامەیەدا دەخوێنرێتەوە پێشێکە بچینە لای هاورە شۆڕش کە لەگەڵ هاوڕەکانی گفتوگویەکی دەبێت ئەم پەیامە هاتوون سێتی هاوڕێیەکانی و هاوڕێ ئەمیری ئازیز هەروە هاوڕێیانی پشتی کامێرا هاوڕێیانی بەشی فەنی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ماندوو نەبن پێشەکی بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە سەری ڕێز و نوازش دادەنوێنم بۆ گیانبەختکردوانی ڕێزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی و گیانبەختکردوانی ئازیزی پێنجمانگی ڕابردووی ئاخێزی کوردستان و ئێران و هەروەها سڵاو و درودی خۆم دەنێرم بۆ بنەماڵەی ئازیز و خۆراگری گیانبەختکردوانی کۆمەڵە و حیزبی کۆمونیست و هەروەها درود و سڵاو دەنێرم بۆ زیندانیانی سیاسی کە بە خۆراگری خۆیان لە سیاچاڵەکانی ڕژیمی جنایەتکاری کۆماری ئیسلامی خۆراگری دەکەن ڕۆژی کۆمەڵە لە بنەماڵە و پێشمەرگە و کادر و هەڵسوڕاوانی کۆمەڵە و سەرجەم خەڵکی کرێکار و زەحمەتکێشی کوردستان پیرۆزبایی دەکەم بژی کۆمەڵە بەچەشکێنی دەستکەوتووی و کۆنەپەرستی لە کوردستان هاوڕەتان وەستام حەمەد زۆر سپاس هاوڕێی عزیز و خۆشەویست لە ئێوەش پیرۆز بێت هەر بژی و بمێنی بۆمان من مایک بدەمە خزمەت هاوڕەکانی کە ئەم گفتوگوۆیە لەگەڵ هاوڕێ شۆڕش پێک بێنە فەرموو هاوڕەکان بله بینندگان عزیز قبل از اینکه گفتگومون رو با شورش آغاز کنیم یه پیام برامون اومده سلام رفقای عزیز خسته نباشید امیر و کانی گرامی باد 26 بهمن روز کامله یاد و خاطره تمام جانباختگان کامله گرامی باد و این روز بزرگ را شاد باش میگویم به تمام انسان‌های آزادیخواه و برابری طلب سورسوار از مریوان با سپاس از این بیننده عزیز و رفیق گرامی که این پیام رو برای ما فرستادن در این بخش از برنامه همراه هستیم با رفیق شارش کریمی عضو کمیته مرکزی کامله رفیق شارش سلام و درود خیلی خوش اومدید گرامی باد 26 بهمن روز کامله منم سلام دارم خدمت شما و بینندگان عزیز تلویزیون کامله و این روز کامله رو به همه کارگران زحمتکشان به خانواده رفقای جان باخته به هر پیشمرگی که سالها یا ماهها در تشکیلات ما بوده کار کرده به همه فعالینی که در داخل کشور فعالیت میکنن زیر ضرب یه حکومت دیکتاتوری همه اون مشکلات رو به جان میخرن فعالیت میکنن و در طول این سالهای مبارزه اینا بودن که نقش خیلی موثری رو در اینکه کامله بتونه همون جایگاه اجتماعی خودش رو حفظ بکنه و گسترش بده بر عهده داشتن به همون کسایی که در خارج کشور هستند فعالیت میکنن برای تشکیلات به همون کسایی که زخمی شدن درون این تشکیلات بخشی از زندگیشون رو درون تشکیلات صرف کردن و همه اون رفقایی که در بخش تلویزیون رسانه و در کردستان عراق مشغول به کار در درون تشکیلات هستن این روز رو تبریک میگم ما هم دوباره بهتون تبریک میگیم شارش جان خب اگه بخوای در این روز بزرگ یه کوتاه کامله رو برای بینندگان عزیزمون معرفی کنی حالا از برنامهش اهدافش چی براشون داری که بگی؟ خب یه تشکیلات اجتماعی کامله بیشتر شبیه یه جنبش اجتماعی بوده جنبش اجتماعی که از بدو تولدش یک حماسه های بزرگی رو به وجود آورده یعنی
یک تشکیلات جوان که شوراهای شهر رو در درون شهرهای کردستان درست کرد، یک مقاومت قهرمانانه رو در مقابل یک دیکتاتوری هار سازمان داد، سالها مقاومت مسلحانه کرد، با کمترین امکانات حاضر نبود یک قدم از اون مواضع خودش عقب نشینی بکنه. بحث زنان رو و برابری حقوقی زنان رو، برابری جنسیتی زنان رو در خیلی از جاها جا افتاد، نه تنها جا افتاد، درون این سازمان تقویت کرد، در مقابل مقاومت هایی که بود ایستادگی کرد و الان ما خوشبختانه شاهد یک جنبش عظیم زن زندگی آزادی هستیم. در بخش بحث های روشنفکری، بخش هایی که مربوط به مسئله کردستان، مسئله مشکلات ملیتی، نقش یک نیروی رادیکال رو داشته که در هیچ کدوم از این دوره های تاریخی از اونا کوتاه نیامده و در نمایندگی کردن خلق کردستان واقعا یک نیروی پیشرو، قابل اعتماد، معتمد مردم بوده. بعد از در این سالهای اخیر هم، یعنی در بخش مسائل حاشیه نشینان، در بخش کارگران و زحمتکشان، در بخش همبستگی با سایر ملت‌های درون ایران که اونها هم مثل ملت کرد تحت ستم هستند، در اینکه به هر حال تشکل و نهادهای مدنی شکل بگیره، در اینکه هیچ کس نباید درون این جامعه تحقیر بشه، درون این جامعه مورد ظلم و استثمار قرار بگیره، در اینکه محیط زیست رو جوامع یا نظام‌های سرمایه‌داری دارن نابود میکنن و حفاظت از محیط زیست وظیفه فعالین چپ و رادیکال درون این جامعه است. در کومله جریانیه که خودش رو با همه این مسائل تداعی میکنه، یعنی هر کجا که ظلم و ستمی هست فعالین کومله حاضرن و در درون برنامه ما برای اونها نقش و جایگاهش تعریف شده، چه از هر کدوم از این ستم هایی که شما سراغ دارین. یعنی الان در این جنبش مثلا میبینیم که اون ستم ها یا اون تناقض هایی که در درون این جغرافیای ایران وجود داره و به مسئله اساسی تبدیل شده، ما کومله رو در اونجاها میبینیم. در مسئله اینکه مردم ملت های دیگه از سیستان و بلوچستان، خوزستان، آذری، حتی مردم ترکمن صحرا، کردستان تحت ستمن و در جامعه بعد از جمهوری اسلامی، در حکومت بعد از جمهوری اسلامی این تبعیض و ستم هیچ جایگاه و نقشی نباید داشته باشه. در مسئله اینکه برابری حقوقی زن و مرد، در مسئله ممنوع کردن کار کودکان، در آموزش رایگان برای همه مردم و در دسترس بودنش، در خدمات اجتماعی برای همه مردم، آموزش رایگان، تامین اجتماعی رایگان، یعنی مسائلی که ربط داره مسکن رایگان به تامین زندگی این مردم. ما خودمون رو با اینا تداعی میکنیم و این کارها تکمیل نمیشه، به واقعیت تبدیل نمیشه، به جز این که مردم خودشون رو در درون سازمان خودشون که کومله است ببینن، اونم در درون شوراهای کارگری، در درون شوراهای معلمان، دانشجویان، زنان، و میتونن این آرمان رو، این برنامه ها رو به یک واقعیت اجتماعی تبدیل بکنن. ما نیروی نیستیم که از بالای سر این مردم قصد معامله کردن با این منافع رو داشته باشیم، حاضر نیستیم با هیچ کوتاه بیایم از هیچ کدوم از این حقوقی که کومله سالها براش مبارزه کرده، رزمندگی کرده، بهترین فرزندان این دیار رو از دست داده به خاطرش، و تا آخرین قطرمون برای همه این برنامه ها مبارزه میکنیم و رویای یا آرمان جامعه‌ای که آزاد و برابر هست رو میتونیم با کمک خود این مردم در درون این جامعه با تشکل‌های خودشون به واقعیت تبدیل بکنیم. بسیار سپاسگزارم. همونطور که مطلعی زمان برنامه داره کم کم رو به پایانه و رفقای زیادی هم هستن که میخوان صحبت کنن و کلی هم پیام داریم. اگه پیامی به مناسبت این روز بزرگداری خیلی کوتاه بگی ازت ممنون میشم. پیام من اینه که واقعا این جنبشی که شکل گرفته رو و 4-5 ماه از اون میگذره، این رو تداوم بدیم با قدم‌های کوچیک، در خیلی از مواقع با قدم‌های بزرگتر تکمیل بکنیم. اجازه ندیم که جمهوری اسلامی این جنبش اجتماعی رو خاموش بکنه.
سر پایبند باشیم به اصولی که کومله از اوایل تا الان به اونا پایبند بوده، یک نیروی صادق بوده. در درون جامعه در هر کجایی که زندگی میکنیم مبلغ شکل دادن به سازمان و نهاد و تشکل‌های باشیم که بتونه مردم رو نمایندگی بکنه. این از یک دانش آموز درون مدرسه تا دانشجو در دانشگاه تا کارگر در محل کار، در محل زندگیش، در حاشیه شهرها، در روستاها، در شهرهای بزرگ میشه و مردم بیشتری رو با کومله که گفتم واقعا نمایندگی این مردم رو میکنه آشنا بکنه. بله بسیار سپاسگزارم. یک بار دیگه 26 بهمن رو بهتون شاد باش میگم و ممنونم که در این برنامه حضور پیدا کردین. سپاس از شما. و سپاسگزارم بینندگان عزیز که در این برنامه همراه ما هستید. آنچه که تقدیمتون شد گفتگویی بود با رفیق آریس آریس شاهو 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 دنگ دبیسم آریس پیامم بود هی شاهو بینوسەوە لە ئارێزەوە بۆ شاهۆ دایکان باوکان ئازیزانی پشت و پەنا و قەڵایەمە پێشمەرگەکانی کۆمەڵە بۆ زەماوەندی سەرکەوتن ئامادە بن. بله بینندگان عزیز ازتون عذر میخوام که ما دچار یه مشکل فنی شدیم. گفتگومون رو با شورش کریمی عضو کمیته مرکزی کومله دیدید. یک بار دیگه من اعلام میکنم که شما میتونید از طریق شماره تلفنی که در پایین صفحه تلویزیونتون از طریق پلتفرم واتساپ برای ما پیام هاتون رو بگید، میتونید صداتون رو ضبط کنید برای ما بفرستید و همچنین تماس بگیرید و اگر عزیزی دوست داره که در این برنامه شرکت کنه میتونه از طریق مسنجر یا همین شماره با واتساپ با ما تماس بگیره تا ما لینک برنامه رو براشون بفرستیم و در برنامه حضور پیدا کنن. برمیگردیم پیش همکارمون امیر جان. زۆر سپاسکانیگیان. بەڵێ ئێستا هاوڕێ هەڵمەتمان لەگەڵدایە دەمێکە لەسەر هێڵە بەڵام دیار بوو کێشەیەکی تەکنیکی بوو. هاوڕێ هەڵمەت ئەم کاتت باش دەنگی منت هەیە؟ من کاگە میرگیان ڕێز و سڵاو خۆشەویستی بۆ هاوڕێکانی و هاوڕێ ئەمیری عەزیز دەنگی ئێوەم هەیە گەرەوە دەنگ منتان بێت. بەڵێ بەڵێ دەنگ هەیە. زۆر سپاس هاوڕێ هەڵمەتی ئازیز. هاوڕێ هەڵمەت خۆت ئاگاداری ئەمڕۆ 26 ڕێبندان ڕۆژی کۆمەڵەیە. پێمان خۆشە قسەی ئێوەش بیستین. ئێوە پێیانتان چییە بۆ ئەم ڕۆژە مەزنە؟ پێشەکی ئیجازەم بە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لەبەرە لە ئێوەی ئازیز کارمەندان و کاربەدەستان و کارکنان و فعالانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و تەلەڤیزیۆنی حیزبی کۆمۆنیست ئێران پیرۆزبایی بکەم و تەبریکتان پێبێژم. ماندوو نەبوونیتان لێ یەکەم بۆ ئەو هەموو ڕەنج و زەحمەتە کە لە ماوەی ئەم 5 مانگە لە رابطە لە تەک شۆڕشی ژینا ئێوە تەحمڵی بووگن. با جاری تریش ڕۆژی کۆمەڵە لە ئێوە پیرۆز بێت. پیرۆز بێت ڕۆژی کۆمەڵە لە هەموو کرێکاران و زەحمەتکێشانی کوردستان و ئێران. پیرۆز بێت 26 ڕێبەندان لە هەموو کادران و ئەندامان و پێشمەرگان و لایەنگرانی کۆمەڵە و پیرۆز بێت لە هەموو بنەماڵەی گیانبەختکردووان و ڕێزی سەر و نەوازش بۆ هەموو گیانبەختکردوانی ڕێزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران. پێشەکی پیرۆزبایی یەکەم لە هەموو ئەو ئینسانانە کە لە خیابانەکانی شارەکانی ئێران و کوردستانە شۆڕشی ژینا ژن ژیان ئازادیان بەڕێوە بردووە ئێدامەی ئان. بازم ئەو گیانبەختکردوانە جێگەی ڕێز و احترام و خۆشەویستین سەری ڕێز و نەوازشیان بۆ دادەدەوێنم.
ڕۆژی کۆمەڵە ڕۆژی تازەکردنەوەی پەیمانە لەگەڵ هەموو کرێکاران و زەحمەتکێشان کوردستان و ئێران بۆ ئێدامەی شۆڕش. ڕۆژی کۆمەڵە ڕۆژی ئازادی ژنە، ڕۆژی کۆمەڵە ڕۆژی بەرابەری ژن و پیاگە، ڕۆژی کۆمەڵە ڕۆژی گەیشتن بە هەموو ئاوات و ئامانجەکانی ئینسانێکی بەرابەری تەڵەبە. پیرۆزبایی ڕۆژی کۆمەڵە ئەکەم لە هەموو ئەو دایکانە و باوکانە کە ڕۆڵەکانیان لە رابطە لە تەک ئەم شۆڕشی ژن ژیان ئازادیای گیانیان بەخت کردگا. هەر لێرە و بازم جاری تری ڕۆژی کۆمەڵە پیرۆز بێ لە هەموو کادران و ئەندامان و پێشبەرگەکان و لایەنگران و هەوادارانی کۆمەڵە. ئومیدەوارم شۆڕشی ژن ژیان ئازادی هەرچی زووتر بە سەرنجام بگەیت و کۆمەڵە کە نەخشی بوو بە و چەخماخەی ئەو شۆڕشە لێدا بە فەراخانی ئەکساب بە دوای مەرگی ژینای خۆشەویستە. ئومیدەوارم ڕێنمونەکانی کۆمەڵە، پەیامەکانی کۆمەڵە، ڕاهنماییەکانی کۆمەڵە بێ بە چرای ڕێگەی ئازادی خەڵکی کرێکار و زەحمەتکێش. هەر لێرەوە ئیجازەم بن با داوا بکەم لە کچان و کوڕانی ئینقلابی و شۆڕشگێڕی کوردستان و ئێران بێنە ڕێزەکانی پێشمەرگەی کۆمەڵە و کۆمەڵە تەقویەتکەن. بە هەر دەرەجەی کۆمەڵە قەوی بێت و تەقویەت بێت، شۆڕشی کوردستان، شۆڕشی کرێکاران و زەحمەتکێشان بەرەو پێشەچێت و تەقویەت دەوێت و قەوی ئەوێت. جاری تریش ڕۆژی کۆمەڵەتان لێ پیرۆز بێت و ئێوەش ماندوو نەبن. بەڵێ زۆر سپاس هاوڕێ هەڵمەت لە ئێوەش پیرۆز بێت. خۆت ئاگاداری کە مەجای بەرنامەکەمان زۆر کورتە، فێخەکانی دیکەش لەسەر هێڵن. زۆر سپاس بەوەی کە بەشدار بووی. لە ئێوەش پیرۆز بێ هاوڕێ هەڵمەت. لە ئێوەش پیرۆز بێت ڕۆژی کۆمەڵە. چاو هەموو لایەکتان ماچەکەم و جارێ تریش پیرۆزبایی 26 ڕێبەردان لە هەموو ئێوەی عازیز. بەڵێ زۆر سپاس. ئێمە هاوڕێ ئەسعەدیشمان لەگەڵە، بەڵام هاوڕێیانی ئوتاق فەرمان کلیپێکیان ئامادە کردووە. دوای ئەو کلیپە حتمەن دێنی لای هاوڕێ ئەسعەدیش، بەڵام پێشەوەی کە کلیپەکە بڕوە ئەم پەیامە دەمێک هاتووە بە ئەوەش بخەینەوە بەو ئازیزانش کە و پامانیان ناردوو بڵین ئێمە حتمەن لە کۆتایی بەرنامەکەدا پامی تەک بە تەکتان دەخوێنینەوە. پامێک هاتووە لەلایەن کۆمەڵێک لە پێشمەرگە دێرینەکانی گوردانی 26 سەقز بە بۆنەی ڕۆژی کۆمەڵە. ئێمە دەیان کەس لە ڕێبوارانی ڕێگای کاک حەمە حوسێن لە شارەکەی کاک حەمە حوسێنەوە، شاری سەقزی سوور، لەگەڵ ڕێبازی سوور و کۆمونیستی کۆمەڵە پەیمان تازە دەکەینەوە. هەروەها ڕای دەگەینین قاتڵانی کاک حەمە حوسێن ناتوانن دۆستانی ئێستا و داهاتوومان بن، بژی کۆمەڵە، بژی حیزبی کۆمونیستی ئێران. زۆر سپاس بۆ ئەم ئازیزانە بەناوی پێشمەرگە دێرینەکانی گوردانی 26 سەقز لە ئێوەش پیرۆز بێت و هەر بژین. بچین کلیپەکە ببینین، دوای هاوڕەکانی لەگەڵ هاوڕێ ئەسعەد گفتگو پێک دێنە لەگەڵی. فەرموو بچین ببین. ئارێز ئارێز، شاهۆ شاهۆ شاهۆ، دەنگت دەبیسم ئارێز، پەیامم بۆت هەیە شاهۆ بینوسەوە لە ئارێزەوە بۆ شاهۆ. دایکان باوکان، ئازیزانی پشت و پەنا و قەڵایەمە، پێشمەرگەکانی کۆمەڵە، بۆ زەماوەندی سەرکەوتن ئامادە بن. وهاتن پێشمەرگی me şal û şapik bejnawan ewên partîzanên me çek û revli milên wan. Wahatin pêşmergê me şal û şapik bejnawan ewên ronya çavê me gulê sor bidin detwan. Ji me ji dalbin dawane çavê me rê çawane, ji me ji dalbin dawane çavê me rê çawane. Keçû xordên gundê me daxwaz yawan yawane, keçû xordên gundê me daxwaz yawan yawane. Wahatin pêşmergê me şan û şapik bejnawan ewên ronya çavê me çek û revlin milên wan. Tebrabim bikin dilan cecn û şahî û seyran, tebrabim bikin dilan cecn û şahî û seyran. Bêjin ûn bixêr hatin hey pêşmergên qehreman, bêjin ûn sersera hatin hey pêşmergên pehlewan. Wahatin pêşmergê me şal û şapik bejnawan ewên ronya çavê me
تجنو بجیندا دو خوینا پشمرگین ما کردست تجنو بجیندا دو خوینا شهیدین ما وهاتن پشمرگین ما شانو شافک بجنان اوین رونیا شابه ما کلی طور بزید نتوان بوم مفک بینن دوستی و عشقی و آزادی داش بوم مفک بینن دوستی و عشقی و آزادی وهاتن پشمرگی ما شالو شافک البجنوان اوین پارتیزانن ما چکو رفتن ملینوان وهاتن پشمرگی ما شالو شافک البجنوان اوین رونیا کامل کارگران مردم آزاده به طرف روز کومله سازمان کردستان حزب کمونیست ایران در 26 بهمن و در شرایطی می رویم که انقلابی عظیم برای برانداختن جمهوری اسلامی و استقرار حکومتی مردمی در ایران در جریان است. کومله به اتکا به اصول جهان شمول سوسیالیسم علمی و تجارب حاصل از مبارزه 44 ساله مشترک با کارگران و زحمتکشان
بلافاصله در صف مقدم خیزش انقلابی و آزادیخواهانه مردم قرار گرفته و نقش پیشتازی ایفا کرد. انقلاب کنونی پایه‌های مادی و حکمت تاریخی داشته و باید علیه سرمایه و به نفع توده‌های مردم ادامه یافته و به طرف پیروزی هدایت شود. کومله مصمم است همچنان نقش پیشتازانه خود در این مسیر را ادامه دهد. درودهای دوباره ما رو پذیرا باشید بینندگان عزیز تلویزیون حزب کمونیست ایران و کومله. امیر جان ببخشید شما فکر کنم می‌خواستین حرفی بزنی، من برنامه رو شروع کردم. بله بینندگان عزیز، برای عزیزانی که تازه پای تلویزیون و برنامه ما نشستن، این برنامه یه برنامه ویژه است به مناسبت 26 بهمن ماه روز کومله که همزمان به دو زبان فارسی و کردی تقدیم حضورتون میشه. شما میتونید از طریق شماره تلفنی که در پایین صفحه تلویزیونتون هست از طریق پلتفرم واتساپ پیاماتون رو برای ما بنویسید و یا حتی صداتون رو ضبط کنید یا تماس بگیرید و پیام تبریکتون رو بگید. و عزیزانی که مایل هستن در این برنامه شرکت کنن میتونن از طریق همین شماره تلفن یا مسنجر برای ما پیام بدن و ما لینک برنامه رو براشون بفرستیم تا بتونن وارد برنامه ما بشن. در این بخش از برنامه همراه هستیم با رفیق اسعد رستمی عضو کمیته مرکزی کومله که گفتگوی کوتاه باشون داشته باشیم. رفیق اسعد سلام و درود، خیلی خوش اومدید. یک بار دیگه من هم از طرف خودم 26 بهمن روز کومله رو بهتون تبریک میگم و درود میفرستم به سالهای سال مبارزتون. خیلی خوش اومدید. با درود به شما و تبریک 26 بهمن روز کومله به تمامی رفقایی که از بدو تأسیس کومله تا کنون در این راه پرفراز و نشیب و سخت و در این راهی که امروز میتونیم ثمرشو و تبعاتشو در یک انقلاب و در یک خیزش انقلابی عظیم در جامعه ایران ببینیم. درود میفرستم به همه اون انسانهایی که در این سالها در این صفوف مبارزه کردند و سر تعظیم فرود می آورم برای رفقایی که در این مسیر جان باختند و به خانواده های سربلندشون میگم که امروز باز هم شما صدای کومله و انعکاس مبارزات کومله و سوسیالیسم انقلابی رو در کردستان و شهرهای دیگر ایران خواهید شنید و ما بر این راه و بر این عقیده تا به سرانجام رساندن اهدافمون ادامه خواهیم داد. در خدمت هستم. بسیار سپاسگزارم رفیق اسعد. خب در این روز با شکوه شما اگه بخواین یه تعریفی کوتاه از کومله داشته باشین، از اهدافش، از برنامهش، از استراتژیش، هر چی که به نظرتون میاد که کومله رو تا این روز مقاوم نگه داشته، با توجه به اینکه ما در یه جو جغرافیایی هستیم که میشه گفت انواع و اقسام افکار ناسیونالیستی، راست و خیلی از افکاری که ربطی به مردم کارگر و زحمتکش نداره، اما کومله همانند روز اولش انقلابی هستش و صدای مردم زحمتکش و کارگر هستش. تعریفتون در این شرایط خاص چیه؟ ما همیشه گفتیم کومله فرزند زمانه خودشه. کومله تشکیلاتی بوده یا سازمانی بوده که در تندپیچ‌های مبارزه طبقاتی، در تندپیچ‌های مبارزاتی که مردم در سراسر ایران و مخصوصا در کردستان در مقابله با یکی از جنایتکارترین رژیم‌های زمانه که رژیم جنایتکار جمهوری اسلامی باشه، با در پیش گرفتن مواضعی انقلابی، مواضعی رادیکال تونسته مبارزه رو و اهمیت مبارزه رو به خونه یکایک کارگران و زحمتکشان در کردستان ببره. تونسته به تمام زنان کردستان بگه که
راه رهایی از این ظلم و ستم، راه رهایی از این نابرابری و تبعیض تنها با یک مبارزه واقعی در میدان و در کف خیابانها، در کارگاه‌ها و کارخانه‌ها، در دانشگاه‌ها و کلاً در تمامی مراکز اجتماعی که هست میتونیم به اون اهداف انسانی و اون اهدافی که فکر میکنیم در اون جامعه‌ای که کومله و مبارزین این راه براش مبارزه میکنن و براش فداکاری میکنن، در اون دنیا این اهداف و این آرمان ها تحقق پیدا میکنه. خب شما ببینید، ما همونطور که خودتونم توضیح دادین، حضور ما در یک منطقه هستش که اگه 40 سال پیش شما برین نگاه کنین به مسئله کلمه کارگر، کلمه زن، مرتجعین اسلامی چه خودشون چه اپوزیسیون هاشون کاری کرده بودن که این کلمات رو به عنوان تحقیر استفاده کنن. با مبارزه مردم کردستان در کنار کومله و با سازمان دادن خودشون در این صفوف، ما تونستیم این دو کلمه رو به افتخار تبدیل کنیم. با افتخار بگیم ما کارگریم، با افتخار بگیم ما زنیم، بگیم ما برابری طلبیم، بگیم ما زنان و مردانی هستیم که برای بنیاد گذاشتن یک دنیای آزاد و برابر داریم مبارزه میکنیم. در این فرصت کوتاه فقط میتونم به این نکات اشاره کنم و میدونم شما هم رفقای دیگر و وقت برنامه‌تون بیشتر از این ممکنه اجازه نده، منتها در آخر صحبت هم به این شرایط انقلابی راستش میخوام به چند نکته اشاره کنم. مردم کردستان، مردم آگاه و انقلابی کردستان خودشون به خوبی تشخیص دادن، رهبرای مبارزه در کف خیابون تشخیص دادن که چگونه با این رژیم هار و جنایتکار مبارزه میشه کرد. در شهرهای دیگر ایران هم با همبستگی عظیمی که با مردم کردستان هست، ما هر روز میبینیم که کل تبلیغاتی که شاه و شیخ و بقیه این کسایی که ضد انقلاب زن زندگی آزادی هستند، کسایی که جرأت شنیدن کلمه آزادی زن، جرأت شنیدن کلمه زندگی رو ندارن و با تعبیرهای پوشالینشون میخوان این انقلاب و این شعارها و این مبارزه رو به بیراهه بکشن، باید بگم که فکرشون خامه. منتها این صحبتم رو به فعالین خارج کشور هستش که تو این روزهای سخت باید کنار مردم، کنار انقلاب زن زندگی آزادی، در خیابانهای شهرهایی که زندگی میکنن در کشورهای اروپایی، باید صدای مردمشون باشن، باید با تمام نیرو و با تمام توانی که دارن این انقلاب و این رالی انقلابی رو دست به دست ببرن و برسونن به اون جایی که به تمام اهدافشون میرسن. در پایان باز هم روز کومله رو به شما و به تمامی انسانهایی که در جای جای این کره خاکی برای آزادی، برای زن و برای زندگی مبارزه میکنن تبریک میگم. بسیار بسیار سپاسگزارم از شرکتتون در این برنامه و از حرفای پر امید و زیباتون. ممنونم ازتون. خیلی ممنون از شما. به شما و بقیه رفقای عزیزم در تلویزیون کومله خسته نباشید میگم و این روزو مخصوصا به شما و تمام پیشمردان کومله که در این شرایط سخت با تمام قوا دارین این پرچم و رو به آزادی و رو به اون دنیایی که ما داریم براش مبارزه میکنیم برافراشته نگه داشتین. بهتون دستمریزاد میگم و این روزو بهتون تبریک میگم. بسیار سپاسگزارم و همچنین ما هم به شما تبریک میگیم یک بار دیگه. سپاسگزارم از حضورتون. بله بینندگان عزیز، ما مهمانهای زیادی داریم که بخوان شرکت کنن و وقت برنامه خیلی کم هستش. مهمان عزیز و گرامی داریم که بخوان حضوراً در برنامه شرکت داشته باشن. به همین خاطر به رفیقمون امیر برمیگردیم. امیر جان. بله زور سپاس. استا هاوڕێکمان هاوڕێ وریا ئارێنان لەسەر هێڵە بەڵام پێشەوەی کە بچینە لای هاوڕێ وریا بینەرێکی عزیزمان پامێکی نردوو وە گلەیەکشی هەیە، گلەیەکەی لە جێی خۆیەتی حتمما ئێمە بە هاوڕێیانی بەشی مونتاژ دەڵێن
کە نووسێتی من عکسم نردووە بەداخۆ پەخشتان نەکردووە بەڵام پیرۆزباییشی کردووە نووسێتی سلااو هاوڕیان 26 ڕێبەندانتان لە پیرۆز بێت لە ئێوە و لە خانەوادەی شەهیدانی کۆمەڵە و لە تەواوی ئینسانی ئازادی خوازەکان هیوادار بە ساڵی ئایندا ڕۆژ لە ڕۆژ لە ڕۆژهەڵاتی کوردستان بە ئاشکرایی جەژن بگرین. دوێ شەو لە ئاوایی دانا ئاڵای سوور لەسەر کێفەکان هەڵکرا و ئاگر لەسەر کێفەکان کراوەتەوە. پیرۆزبایی 26 ڕێبەندان لە هەموو ماڵەکان نووسراوە. دادانا دانەی هەمیشە سوور زۆر زۆر سپاس. حتمما ئێمە ئەم ملاحەزەیەم بلێیەت ئاگەینە دەست ئەوڕیان کە ئێستا گویان لە دەنگی ئێمە هەیە و حتمما بڵاویشی دەکەینەوە ئەکسەکان. یەک پیامی تری شاتووە حتمما دویان پیامە دەچینی لای هاوڕێوریان. لەلایەن چیا ئەنوەری لە وڵاتی سوێدەوە پامێک هاتووە نووسێتی درودی شۆڕشیرانە بۆ ئێوە هاوڕیانی ئازیزی کۆمەڵە لە هەر شوێنەکەن و بە تایبەتی ئێوە هاوڕێی ئازیز و خۆشەویست کانی و ئەمیر وەگەش هاوڕیانی لە سەندەرکاری تەلەڤیزیۆن. ئەمڕۆ ڕۆژی کۆمەڵەیە. پیرۆزە دەستپێکی هزر و پراکتیکی مدرن لە کوردستان. پیرۆزە یەکەم هەنگاوی ژنانی کورد بۆ شۆڕشی دژی پیاوسالاری. پیرۆزە لە دایکبوونی بزوتنەوەیکی کۆمونیستی شۆڕشیەر لە کوردستان. پیرۆزە ڕاپەڕینی چەساوەکان لە پێناوەدی هێنانی مافی هەژاران هەر بەم بۆنەوە یادی ئازیزی هەموو گیان بەختکردوانی ڕێگای ئازادی و سۆسیالیزم بەرز و بەڕێز ڕدەگرین. دووبارە پیرۆزە ڕۆژی کۆمەڵە لە هەموو بنەماڵی گیان بەختکردوان و هەموو ئەویندارانی ڕێگای ئازادی و سۆسیالیزم. دەستی ئێوەش هەر خۆش بێت و بژی کۆمەڵە. دەستی تۆش خۆش بێ هاوڕێکیە. زۆر زۆر سپاس بۆ پەیامەکەت لە ئێوەش پیرۆزە و هەر بژین. بەڵێ ئێستا دەچینە لای هاوڕێ وریا ئارێنان. هاوڕێ وریا ئەم کاتت باش دەنگی ئێمەتان هەیە؟ بەڵێ دەنگ ئێوەم هەیە زۆر سپاسانەکەم. مندوو نەبن ڕۆژی کۆمەڵە بە ئێوە و بە هەموو کەسانێک کە کۆمەڵە ئەناسن و ئەوانەی کە نایناسن و دڵیان بۆ ئازادی لێ ئەدات تەبریکێژم. زۆر سپاس هاوڕێ وریا. پێمان باشە ئێوەش بزانی چ پامێکتان هەیە بۆ ئەم ڕۆژە مەزنە. ئەگەر قسەیەک یا پامێکتان هەیە ئێوەش بفەرمون. زین چۆنە مەسلەی کۆمەڵە پەدیدەیەکە بنیامە بێ بە نەزەر من جوانی بە تایبەت نەسڵ جوان ئیمڕۆ ئەبێ لەسەری بیرکەنەوە. من حەزەکەم ئەوە بڵێم کە ئەگەر ئێمە کۆمەلگای کوردستانی زەکەم و زۆر ئەوانەی کە لە کوردستان ژیانەکەن و حتا ئەوانەی کە لە کوردستانی ژیان ناکەن بە ژنەفتن ئەزانن حدودەن چۆنە فەزای سیاسی کوردستان چۆنە و تاثیراتی کۆمەڵە و حداقە یا بیر و بوچوونەکانی کۆمەڵە لە ناو کۆمەلگای کوردستانە تا ئیسە چه ڕنگدانەوەیەکی بووە و کۆمەلگای ئێمەی بەکوێ گەیاندووە. من حەزەکەم ئەو مقایسە بکەم ئەگەر کۆمەڵە نەبووایە تۆ تماشای وڵاتانی دەوروبەرکەن حتا لە ناو ئێرانە تماشای مەناتقی تری ئێران بکەن کە مەسەڵەن جەریان چەپ و سوسیالیست و پێشکەوت و خواست لە ناویە ڕێشەی نەبووە. تۆ تماشای مەسەڵەن یەمەن کەن، تماشای سووریە بکەن، تواشای ئەو وڵاتە عەرەبیانە بکەن، حتا ئەو وڵاتە عەرەبیانەی کە بە ئیسلاح ئینقلابێکی تیا کریا. تۆ تماشاکەن ئەگەر کۆمەڵە لە کوردستانە نەبوایە بە نەزەر من کۆمەڵە کوردستانی وەکو منتەقەیەک لە منتەقەکانی پاکستانە بوو. ئەگەر کۆمەڵە لە کوردستانە نەبوایە خۆ کوردستانی ڕۆژهەڵات وەکو شوێنێکی تر چزانم لە دەوروبەرەکانیە بوو. یعنی بە معنای واقعیەکەی ئێستا مەڵاکان لە هەموو شتێک دەستیان زۆرتر ئەڕۆیشت. ئەگەر کۆمەڵە نەبوایە متمەئین بن لە ناو مزگەوتەکانە سێدارەیان هەڵە خەست بۆ خەڵک. ئەگەر کۆمەڵە نەبوایە متمەئین بن لە جامعەی کوردستانە زۆربەی پیاوەکانی سە چەند ژنە بوون. ئەگەر کۆمەڵە نەبوایە متمەئین بن هەر زۆرێک لەو ئەو حیزبانەی کە حیزب و مەوجودن و بەناو بوو ئازادی کارەکەن ئێستا زۆر ڕاستتر و حتا زۆر مرتجعیان تیا دەرەهات. تو تماشاکەن ئەگەر حقوق ئینسان، حقوق مناڵ، حقوق کرێکار، حقوق ژن مەسەلە نەبوایە. ئەگەر پێشمەرگەکانی کۆمەڵە و کەسانی کۆمەڵە بە فکری کۆمەڵە گیان خۆیانیان نەدایە لەو ڕێگا و تەلاشیان نەکردای ئەگەر لە مقابل مەڵاو نەوێسایەتنەوە، ئەگەر لە مقابل خانەکان و شێخەکانەوە نەوێسایەتنەوە، ئەگەر لە مقابل مرتجعین منتەقەوە نەوێسایەتنەوە، حتا ئەگەر لە مقابل باوکو دایکەکان خۆیانەوە کە زۆرێک لە کچەکانی ئێمە زۆرێک لە کوڕەکان ئەوەڵین کۆسپیان خانەوادەکەی خۆیان بوو.
ئەگەر لە مقابل ئەوانەوە نەوێستایەتنەوە ئابۆ جۆرە تەلاشیان نەکردایە ئیزە کۆمەلگای ئێمە چییە بوو جا بۆیە ئەرزش کۆمەڵە ئەبێ لەوا ببینیت کە جامعەی کوردستانی سەکە زۆر کەسێژێت چەشم و چراغە ئیران بە چیەوە ئەگەر کۆمەڵی لێ لابوویت و تاریخی کە کۆمەڵە دروستی کردووە لە کۆمەلگای کوردستانە لای بوویت مفتیزادە ئەمێنێتەوە ڕزگاری ئەمێنێتەوە سەلەفیەکان ئەمێنەوە خانەکان ئەمێنەوە سنەت خانەکان ئەمێنەوە لەوێ بە معنای واقعی بەردەیەکی جامعەیەکی بەردەوار ئەمێنێتەوە تیا جا بۆیە زۆر مهمە نەخش کۆمەڵە تەنیا ناوەکەی نییە سنەتهایەکە لەگەڵ خۆیان هاوردوویە ئێمە لە کوردستانە توانیمانە بە ئێفتخارەوە توانین هەموو کەسێک بەسەر بەرزەوە ئیعلام کا بێژێ ئێمە لە کوردستانە توانیمانە سەرە ڕای ئەوەی کە جمهوری ئیسلامی ئەم کوردستانەی ملیتاریزە کردووە سەر ڕای ئەوەی کە زۆرێک لە مرتجعینی منطقە سەریان وەسڵە بە حاکمانی زۆرێک لە دنیاوە ئەز جملە عەرەبستان و کوێکی کە زۆر دەوڵەمەند و پارە ئەنە اختیاریان سەر ڕای دەیان کۆسکە لە بەرپامانە بووە ئێمە کۆمەلگایەکمان هەیە کۆمەلگاکەی ژن ژیان ئازادی سەربەرزەکاتەوە کۆمەلگایەکمان هەیە بە هیچ چێک ڕازی نابێ غێرز بە بەرابەری بە هیچێک تەن نادا غێرز بە ڕفاه بە هیچێک تەن نادا غێرز بە ئەمنیەت غێرز بەوەی کە ئینسانەکان ناو کۆمەلگا بتوانن بە هەموو لە حازێکە و تامین بن وە کێشەی ژن و پیاو نەبێت کێشەی مەسهەب نەبێت کێشەی ملیەت نەبێت کێشەی دەرەجە یەک و دەرەجە و دوو دەرەجە سێ لە ناو ئینسانە بۆ هەمیشە بڕاتە ناو ئەژغاڵدانی تاریخەوە ئینسان بێت ئینسان بەو ناوە کە ناوی خۆی حەزی پێکات هەر ئەو جۆرە ناوی لێ ببرێت و هیچێتر بۆیە ئەمانە یانێ کۆمەڵە یانێ لە کوردستانە یانێ کۆمەلگایەکی بە تەلاشێکی وە کۆمەلگایەک دروستکە هەرچەند خۆی حاکم نییە بەڵام کۆمەلگایەک دروستکە کە هیچ کەسێک ناتوانێت لە بەرچای نەگرێت هیچ جنبشێک ناتوانێت هەروە لە کناری و ڕەت بێت هەموو کەسێک لەسەر کوردستان حەسابەکە و هەمووی ئەوانە من ناژم تەنها کەسانێکە لە ناو کۆمەڵا شکڵ تەشکیلاتیەکەیان بەڵام کۆمەڵا ئەوڵین جەریانێک بووە کە لە ئەوە ڕۆژ و هەرتا ئیزە سەرسەختانە بەڕاستی سەرسەختانە تەلاشێکی وە بوو ئەو دنیایەکە لایەخشان ئینسانە بۆیە کۆمەڵە زۆر مهمە ئێمە نەک کۆمەڵە دەستاوەردەکانیشێ وەکو نورچاوخۆمان بیپارێزین و بتوانین بۆ یعنی کۆمەڵە ئاوا بێژم کۆڵەکەی کە بنیامەتانێ پشتی پێ ببەستی ئومیدێکە بەڕاستی ئەو ئومیدە توانێت بەراوردە بێت ئارزوەکان کۆمەڵە شتێکی هیچ شتێکی غێر ئینسانی تیانە ئارزوەکان کۆمەڵە هەمووی قابل بەراوردە و هەمووی ئەتوانێت یارمەتی دەربێ هەر ئەمڕۆ بۆیە نەخش و جایگای کۆمەڵە بەڕاستی وەوە ئینسانگەلێر کە تەلاشیان کردووە لە تاریخە ئەمێنێتەوە من سەر ڕێز و نەوازشتانم بۆ هەر ئینسانێکە حتا نیم سعات لە ژیان خۆی داناوێت بۆ ئەوەی کە ئەم کۆمەڵە لەم ڕێبازیە قەدەمێکی وێتە بەرەوە ئێمە داوای لێبوردن لێ دەکەین کە کاتی بەرنامەمان کەمە زۆر سپاس بۆی کە بەشدار بوون لە ئێوەش پیرۆز بێت و هەر بژیت سپاسانەکەممان دەنەبن بەڵێ زۆر سپاس بینەرانی ئازیز ئێمە ڕووبە کۆتایی دەچین دەبانەیە هەموو پەیامەکان بخوێنینەوە بەڵام پێشەوەی کە پەیامەکان بخوێنینەوە کلیپێک دەڕوا دوای کلیپەکە ئێمە فقط پەیامی ئەو ئازیزانە دەخوێنینەوە کە بۆیان نردووی چون بەرنامەکەشمان کاتی ئەوەندەی نەماوە چنە کلیپە ببینین و دێنەوە خزمەتتان پەیامەکان دەخوێنینەوە لەگەڵ هاوڕێی هاوکارم کانی
بەڵێ بینەرانی ئازیز هەرو جۆری کە کوتم کاتی بەرنامەکەمان ڕوو بە کۆتاییە ئێمە فقط دەتوانین فریای ئەم پەیامانەی کە و ئازیزانە نردویانە بخوێنینەوە. پەیامێکمان بۆ هاتووە سڵاو هاوڕێیان پیرۆزبایی ڕۆژی کۆمەڵە لە هەموو کادر و ئەندام و پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵە دەکەین جارێکی تر ئەو ڕۆژە لەو ڕۆژەدا پەیمان دەدەین تا دوا هەناسەر ڕێبازی سووری کۆمەڵە ڕێباز سووری کۆمەڵە بین. بژی کۆمەڵە بژی حیزبی کۆمونیستی ایران بژی سۆسیالیزم لەلایەن پۆلێک لە لاوانی بۆکان. بە ناوی هاوڕێیانی ئاربابای سەربەرز پیرۆزبایی ڕۆژی کۆمەڵە لە خۆمان و لە ئێوەی ئازیز ئەەکەین و پەیمانی خۆمان لەگەڵ ڕێبازە سوورەکەی کاکفواد و کاکسدیق و دکتۆر جعفەر تازاکەینەوە چەپکە گوڵی ڕێز و خۆشەویستی خۆمان لە بەرنامە جوانەکەی تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پێشکەش بە دایکانی خۆشەویستی هاوڕێیانی گیانبەخت کردومانەکەین. بژی سوسیالیزم بژی کۆمەڵە سەرکەوتوو بێت خەباتی ڕای کرێکاران و ڕەنجکێشانی کوردستان و ئێران ئاربابا 85 لە بانە. زۆر سپاس بۆ ئەم هاوڕێ ئازیزەشمان. کاک سلاح کەماڵی لە وڵاتی سوئێدەوە پامێکی نردووە. ئەمڕۆ ڕۆژی کۆمەڵەیە. ئەم ڕۆژە لە هەموو بنەماڵی گیانبەختکردوانی سەربەرزی کۆمەڵا زیندانیانی سیاسی کادر و ئەندامانی کۆمەڵا کرێکاران زەحمەتکێشان و خەڵکی شۆڕشگەڕی کوردستان پیرۆز بێت. پیرۆز بێت ڕۆژی کۆمەڵە لە هەموو هەڵسوراوان و کەسانێک کە خۆیان بە قوتابی ئەم ڕێبازازان و وەفادارانە مەیدانی خەباتی چینایەتیان جێنەهێشت. بژی کۆمەڵا بژی سۆسیالیزم بژی ژن ژیان ئازادی. زۆر سپاس کاک سلاحیان لە ئێوەش پیرۆز بێت. سڵاو ڕێزم هەیە بۆ خۆت و بەرنامە جوانەکەتان 26 ڕێبەندان لە هەموو پێشمەرگە و لە کوردستان پیرۆز بێت. یاد دەکەین لە شەهیدانی ئاوای کۆرکۆرە کۆرکۆرەی سەربان ناوچەی سنە. شۆڕش ئەم پامی نردووە. زۆر سپاس کاک شۆڕش لە ئێوەش پیرۆز بێت. چەند پامێکی فارسیمان بواتووە کە حتممەم پامانە دەیدەین بە هاوڕێکانی لە بەشی فارسیدا ئەمانە بخێنێتەوە. فعلەن بە ئێمە چینە سەر بەشی فارسیەکەی دەیدەینە خزمەت هاوڕێکانی ئەم پەیامانەی ئەم دوو پامی سەرێکە هاتووە بۆ بینەرانی ئازیز کە فارسی زمانن. این روز را به شما و همه فعالین کمونیست در ایران و کردستان تبریک میگوییم. کامل بیشک رازنه امید به سوی دنیای عاری از ستم و نابرابری است. ما کارگران و ستمدیدگان تحت حاکمیت جمهوری اسلامی قاطعانه و مصمم مبارزه خود را با این جریان گره خواهیم زد. به دلایل زیادی از جمله صراحت، صداقت، شفافیت، قاطعیت و رزمنده بودن این جریان در طول حیات سیاسی خود. با تشکر. شاه از ارومیه. بسیار سپاسگزاریم شاهای عزیز برای ارسال پیام و ما هم شادباش میگیم 26 بهمن روز کامله رو. صدا فرستادن. با سلام و درود به شما عزیزان و تلویزیون کامله. خسته نباشید. پیشاپیش روز کامله رو به همه مردم کردستان و خانواده پیشمرگان کامله تبریک میگیم و به خانواده جانباختگان صفوف کامله و همچنین سر تعظیم فرود میاریم در مقابل عزم پولادینشون. من روز کامله رو به همه زنان مبارز کردستان تبریک میگم. زنده باد کامله، زنده باد انقلاب ژینا. از طرف هاجر. سپاس هاجر گرامی، ممنون برای پیام پرمهرت. به امید روزی که ما شاهد آزادی و برابری باشیم برای همه زنان ایران. ممنونم به خاطر پیامت. و همینطور امیر جان از طریق مسنجر کلی برامون پیام اومده. رفقای ما از طریق کامنت در فیسبوک هم اظهار لطف کردن به برنامه. خیلی ازشون سپاسگزاریم. سپاسگزاریم از عزیزانی که از داخل برامون پیام فرستادن از طریق مسنجر و گفتن که ما داریم برنامه رو میبینیم و اظهار لطف داشتن به من و امیر و برنامه و همچنین تلویزیون کامله. اسمشون زیاد هستش، فقط میتونم بگم که
ممنونم و 26 بهمن گرامی باد. بەڵێ دوو پامێکی تریشمان بۆ هاتووە شەهلا پامی نردووە ڕۆژی ئاشکرابوونی کۆبەڵە لە هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە و بنەماڵەی سەربەرزی گیان بەختکردوانی کۆمەڵەوە هەروەها شۆڕشی ژینا پیرۆز بێت. پیرۆزبایی ئەم ڕۆژە پیرۆزە لە خۆت و هاوڕێ ئەمین و باقی هاوڕێیانی تلویزیۆنی کۆمەڵە دەکەم. ماندوو دەبن دەستان خۆش بێ. زۆر سپاس هاوڕێ شەهلا بۆ پامەکەت لە ئێوەش پیرۆز بێت. پامێکمان لەلایەن ئالان لە سەردەشتەوە بۆ هاتووە. ڕۆژی کۆمەڵەتان پیرۆز بێت. جێخۆیەتی لەم ڕۆژەدا یادێکیش بکەین لە هەموو گیانبەختکردوانی شۆڕشی ژینا. لێرەوە سڵاو بنێرین بۆ بنەماڵەی ئازیزان و پێیان بڵێن کە کۆمەڵە لە پاڵ خۆیان ببینن. ئێمە تا گەیشتن بە ئاوات و ئارزوەکانی ڕۆڵەکانتان درێژە بە خەبات و دژی کۆماری جنایەتکاری کۆماری ئیسلامی دەدەین و بە دڵنیاییەوە ناو یادی جگەرگۆشەکانتان لەبیر ناکەین. ئێوە ڕۆڵەکانتان خۆشەویستی جەماوەری کوردستان و کۆمەڵن. سڵاو لە خۆڕاگریتان و دڵنیابن ئێمە و ئێوە پێکەوە دەتوانین تۆڵەی ئازیزەکانتان بڕوخانی کۆماری ئیسلامی بکەینەوە. ڕۆژی کۆمەڵە لە هەمومان پیرۆز بێت. زۆر زۆر سپاس ئالان لە سەردەشت بۆ ئەو پامە جوانی. من لێرەوە داوای لێبوردن دەکەم چەند ئازیزێک پامیان نردبوو کە پامەکەم نەکردبەوە بەڵام بەداخۆ پامەکان پاکردێتەوە. من داوای لێبوردن دەکەم کە فریان نەکەوتم بخێنەوە. پامێکی تریش ئێستا هاتووە داوای کردووە هەموو ئەو پامی بخێنەوە بەسەر چاو. ئەم پامە لە مەریوانەوە هاتووە. ئەمڕۆ ڕۆژی کۆمەڵایە پیرۆزە کۆمەڵە پیرۆزە دەستپێکی هزر و پراکتیکی مدرن لە کوردستان. پیرۆزە یەکەم هەنگاوی ژنانی کورد بۆ شۆڕشی دژی پیاو سالاری. پیرۆزە لە دایکبوونی بزوتنەوەی کۆمونیستی کوردستان. پیرۆزە ڕاپەڕینی چەساوەکان. پیرۆزە بەڵێنی ڕۆشنبیرانی کورد لە پێناو مافی هەژاران. پیرۆزە ڕاستی. پیرۆزە ورە. پیرۆزە ڕێخستنی ئیرادەی گەل. پیرۆزە سربەخۆیی. پیرۆزە شۆڕا و بنکەکانی سنە. پیرۆزە داستانی کۆچی مەریوان. پیرۆزە ڕێپێوانی مێژووی بۆکان بۆ گیانبەختکردوانی پەیکار. پیرۆزە خوڵقانی ئەفسانی سەقز بەدەستی هاوڕێ حەمحوسێن کەریمی. پیرۆزە کۆڵی هەمیشە ماندووی دکتۆر جەعفەر. پیرۆزە سڕینەوەی بۆ هەمیشەیی ترمی شەهید لە گوتاری سیاسی کوردستاندا. پیرۆزە فوادی خاکی. پیرۆزە فوادی سەربەرز کە هەر بە ڕاشکاوەنە ڕێشی خوای دەگرت و دای دەگرتە سەر زەوی و بن خاک و خۆڵی دەناو دەیدا لە قاقای پێکەنین. پیرۆزە پێکەنینی هاوڕێیان. پیرۆزە دەنگی گەرمی هاوڕستێکی کەمانگەر. پیرۆزە خۆڕاگری و تێکۆشانی هەتا لووتکەی ئەختەری کەمانگەر. پیرۆزە ئەختەری کەمانگەر. پیرۆزە تەنیایی ئەختەری کەمانگەر. پیرۆزە ئەختەری کۆمەڵە و پیرۆزە کۆمەڵەی ئەختەر و پیرۆزە ئەختەر و پیرۆزە کۆمەڵە. دووبارە پیرۆزبایی کردووە لە ئاخیشدا نووسێتی ئێمە ڕۆڵەی ئەرک و کار و کۆشین وا قوتابین و لە فێرگەی شۆڕشی نستی تازەی تێگەشتووی ئەم دەمەین ئێمە شاگردانی فێرگەی کۆمەڵین لە مەریوانە و پامە هاتووە. زۆر سپاس. ئەم هاوڕێزەکە ناسناوی نەنووسیوە و یەک پامی تریش هاتووە لە شۆڕش لە سەقزەوە. 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە پیرۆز بێت لە هەموو ئەندام و پێشمەرگەکانی کۆمەڵە و لە هەموو زیندانیانی سیاسی بنەماڵی گیانبەختکردوانی کۆمەڵە و بزوتنەوەی ڕزگاری خوازانی کوردستان و هەروەها لە سەرجەم پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵاکەم. هیوادارم 26 ڕێبەندانی داهاتوو بە سەرکەوتنی شۆڕشی ژینا لە ڕۆژهەڵاتی کوردستان جەژن بگرین. سپاس بۆ شۆڕش کە لە سەقزەوە ئەم پەیامی بۆ نردووی. ئێمە کاتی بەرنامەکەمان 2 دقەی ماوە. کانی ئازیز زۆر بەداخەوە ئێمە داوای لێبوردن لەو میانانە دەکەین کە لەسەر هێڵبووین نەماتوانی کاتی بەرنامەکەمان تەواو بووە. زۆر زۆر سپاس بۆ ئازیزانی کە پەیامیان نرد. هەر لێرەوە جارێکی تر 26 ڕێبەندان ساڵ ڕۆژی ئەلەنیبوونی خەباتی ئاشکای کۆمەڵە لە هەمووتان پیرۆزبایی دەکەین. دووە لە هەموو هاوڕیانی حزبی و لە هەموو ئەو کەسانەی کە دڵیان لەگەڵ کۆمەڵەیەوە هەموو ئەو کەسانی کە دڵیان لە گرێوی ئامانج و ئارمانەکانی کۆمەڵەدایە پیرۆز بێ و یادی هەموو سەرجەم گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری بەرز و پیرۆز ڕادەکەین. فرمایید. بله بینندگان عزیز به این ترتیب به پایان این ویژه برنامه رسیدیم. آنچه که تقدیمتون شد ویژه برنامه‌ای بود به مناسبت 26 بهمن روز کۆمەڵێ. یک بار دیگه در پایان این برنامه این روز بزرگ رو شاد باش میگیم به همه عزیزانی که دل در گروه آزادی و برابری دارن و یاد تمام جانباختگان کۆمەڵێ، تمام عزیزانی که در راه آزادی و برابری جونشون را از دست دادن، تمام عزیزانی که در خیزش انقلابی زن زندگی آزادی جونشون را از دست دادن گرامی می‌داریم. گرامی باد 26 بهمن روز کۆمەڵێ. بدرود. پێشەوەی کە ئێمە داوای لێبوردن دەکەم ئەم بینەرەمان 2 جار پامی نردووە و گلەی کردو دەڵێ من 1 ساعتەوە پامەم نردووە نەماندیوە بە فارسیش نردوێتی ئەگەر مەجال بێ زوود هاوڕێکانی زەحمەتی پێشێت.
سالروز علنی شدن فعالیت کومله را به همه کارگران و زحمتکشان کردستان و به خانواده جانباختگان راه سوسیالیسم و کومله شادباش میگوییم و در این روز یاد و خاطره بنیانگذار کومله کاگ محمد حسین کریمی را گرامی می‌داریم. ما جمعی از هواداران کومله و خانواده جانباختگان کومله در محلات فرح و جورآباد و کورآباد شهر سنندج این روز را گرامی می‌داریم و یک بار دیگر با رفقای جانباخته کومله عهد تازه می‌کنیم تا رسیدن به آرمان‌های سوسیالیستی آنها از مبارزه دست بر نخواهیم کشید. زنده باد 26 بهمن روز کومله، زنده باد زن، زندگی، آزادی. جمعی از هواداران و خانواده جانباختگان در محلات فرح، جورآباد و کورآباد. زنده باد، گرامی باد 26 بهمن و به امید آزادی. سپاس امیر جان. زۆر سپاس بۆ ئەم عزیزانە کە و پامان نردووە، سپاس بۆ ئێوەش بینەرانی عزیز کە تا ئێستا لەگەڵمان بوو. جارێکی تر پیرۆز بێت 26 ڕێبەندان لە هەموو خەڵکی ئازادیخوازی کوردستان. بدرود. کارگران مبارز، مردم آزادیخواه و انقلابی، 26 بهمن روز کومله، روز گرامی داشته سازمانی رزمنده است که افق سوسیالیسم و برابری را به سوی جامعه کردستان